بەناوی خوای بەخشندە و میرەبان سڵاوتانێ بە بینەرانی عزیز خۆشحاڵم لە بەرنامەیەکێدا لەگەڵ هاوکارم جەلال هاتینەوە خزمەتان هیواخوازی ئەمڕۆژ سەرجەم بڕگە و بابەتەکەمان جێگەی سوود و ڕەسامەندی ئێوەی عزیز بێت. ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ لە هەر جێگەن جوانترین سڵاوی خوای پەروەردگارتان لێبێت. هەندێک بڕگە و بابەتمان ئەمڕۆژ بۆ ئامادەکردوون بە سوودن تا کۆتایی بەرنامە لەگەڵمانە بن بۆی کە پێشکەشتان بکەین. دیارە بابەتی یەکەم کە بۆمان ئامادەکردوون قسەکردنە لەسەر هۆکارەکانی پەنابردن بۆ خۆکوشتن کە بەداخەوە لە ماوەی ڕابردوودا چەند حاڵەتێکی خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە لەم بارودۆخە خراپابووری و سیاسی و کۆمەڵایەتی کە هەمانە دەمانەوێت بزانین هۆکارە ئەستێکەکان بۆچی دەگەڕێتەوە پەنجە بخێنە سەربرینەکان و چارەسەرەکان بە میوانداری پسپۆڕێکی دەرونی قسە و گفتوگۆی لەسەر بکەین. تەورێکی دیکەمان هەیە کە ئەویش لە ڕانیەوە ماوەی چەند ڕۆژێکە ناڕزایی و خۆپشاندان لە ڕانیەوە سەری هەڵداوە هەرچەندە ناڕزاییەکان برەفراوان و لە شوێنە جیاوازەکانی دیکە هەرێمی کوردستانیش خەڵکی ناڕازی بوونی هەیەوە خۆپشاندان و گرتبوونەوە ساز دەکرێت بەڵام دیارە لە ڕانیە جیاوازە بۆیە دەمانەوێت بزانین داخوازی خۆپشاندەرانی ئەوێ چیەوە چۆن ئەم ناڕزاییانە ئیدارە بکرێن کە مەدەنیانەوە کاریگەریان هەبێت. وەڵازان دەستپێکی دەچین نای بڕگەی کەش و هەوا بزانین ئەمڕۆ پلەکانی گەرماچ گۆڕانکارێکی بەسەرداهاتوە پێکەوە بینەری دەبێت.
بینەرانی عزیز دەچینە لای زانیاریەک لەسەر بەنداوی نەهزە لە زانیاریەکی زیاتر لای تۆیە پێم وایە بەنداوی نەهزە لە ئەسیوبیا و لە نێوان سووریا و ببورن سوودان و میسرەوە ئەمە ململانێکی زۆری دروست کردو لە نێوان ئەم سێ وڵاتەدا لە ئێستادا گەشتوتە حاڵەتێک خەریکە هێزی سەربازی بەکاردێنێت میسر بەرامبەر بە ئەسیوبیا بەوەی کە بەندایەک دروست دەکات و بەشێکی زۆر لە ئاوی نیل نایەت ناو میسرەوە مەش کاردانەوەی لەکەوتۆتەوە ئێمە لەم راپۆرتەدا لەم زانیاریەدا زیاتر باسی دەکەین پێکەوە بینەری دەبین. بەنداوی نەهزە بەنداوی نەهزە دەکەوێتە سەر ڕووباری نیلیشین لە ویلایەتی بەنیشەنگول لە باکووری خۆراوای ئەسیوبیا. بەنداوی نەهزە لە سەر ڕووبەری 1800 کیلۆمەتری چوارگۆشە دروست کراوە. 4 ملیار و 800 ملیۆن دۆلاری ئەمریکی تێچووی دروستکردنی بووە. مەزەندە دەکرێت بڕی 10 ملیۆن تۆن کۆنکرێتی تێدا بەکارهێنرابێت. بەنداوی نەهزە بە گەورەترین پرۆژەی کارۆئاوی لە ئەفریقا و بە دەیەمین پرۆژەی گەورەی کارۆئاوی لە جیهاندا هەژمار دەکرێت. بەنداوەکە لە دوو بەشی سەرەکی پێگاتووە. بەشی یەکەم بەنداوێکی کۆنکرێتی ساختە کە درێژیەکەی 1800 مەترە و بەرزی کۆنکرێتەکە دەگاتە 155 مەتر و توانای گلدانەوەی 14500 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەشی دووەم بەنداوێکی بەردینە کە بە بەرد و کۆنکرێتێکی سەختدا پۆشراوە و بەرزیەکەی 55 مەتر و درێژیەکەی 4800 مەترە. توانای گلدانەوەی 75 ملیار مەتر سێجا ئاوی هەیە. بەنداوی نەهزە 6 هێندەی بەنداوی مووسڵ ئاوگل دەداتەوە، هەرچەندە بەنداوی مووسڵ گەورەترین بەنداوی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. دروستکردنی بەنداوی نەهزە 10 ساڵی پێچووە و پڕکردنەکەشی 10 ساڵ دەخایەنێت. بڕی ئاوی گلدراوە لە نەهزە دەگاتە بەشە ئاوی ساڵانەی هەردوو وڵاتی میسر و سوودان. ئەم بەنداوە توانای بەرهەمهێنانی 6450 مێگاوات کارەبای هەیە. ئەسیوبیا دەیەوێت 2000 مێگاواتی بفرۆشێت بە وڵاتانی دراوسێ. بەهۆی کەمی بودجەوە چەند جارێک پرۆژەکە وەستا، ناچار حکوومەت پەنای بۆ هاوکاری هاوڵاتیان برد. هەموو هاوڵاتیانی ئەسیوبیا بەدەم داواکاریەکەوە هاتن و پرۆژەکەیان زیندوو کردەوە، چونکە دەزانن لە تاریکی ڕزگاریان دەبێت کە دەیان ساڵە چاوەڕێی دەکەن. بەهۆی بارانبارینی زۆر و بەرزبوونەوەی ئاوی نیلەوە ساڵانە بەشێکی شارەکانی ئەسیوبیا ژێر ئاو دەکەون. بەنداوی نەهزە 140 مەترسیەکانی لافاو کەم دەکاتەوە. بەرهەمهێنانی کارەبا لەو بەنداوە دەتوانێت 170 کارەبای وڵات دابین بکات. بەهۆی دروستکردنی بەنداوی نەهزە گرژی لە نێوان ئەسیوبیا و هەریەک لە میسر و سوودان دروست بووە، چونکە کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو دوو وڵاتە. بەپی تازەترین وێنەی مانگی دەستکرد ئاستی ئاوی بەنداوەکە بەرز بووەتەوە. بەبێ هیچ ڕێکەوتنی لەگەڵ میسر و سوودان ئەسیوبیا دەستی کردووە بە گلدانەوەی ئاوی بەنداوەکە و ئەوەش کاریگەری کردووەتە سەر سەرچاوە ئاویەکانی ئەو وڵاتە. میسر چەند جارێک هەڕەشەی بەکارهێنانی هێزی سەربازی لە ئەسیوبیا کردووە کە دەبێت پابەند بێت بە بەستنی ڕێکەوتنێکی دوولایەنە و بەرپرسانی باڵای میسریش ڕێگەی ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی دەگرنە بەر گەربێت و ئەسیوبیا ڕێکەوتنی لەگەڵدا نەکات. بە تەواوکردنی بەنداوەکە ساڵانە بڕی 11 ملیار مەتر سێجا بەشە ئاوی میسر کەم دەکات. بەمەش بڕی 125 وزەی کارەبای ئەو وڵاتە کەم دەکات و دەبێتە هۆی وشکبوونی 6 ملیۆن و 720 هەزار دۆنم زەوی و بە ملیۆنان جوتیاری میسری بێکار دەبن. هەروەها ساڵانە نزیکەی 2 ملیار دۆلار زیان بە میسر دەگەیەنێت. لەگەڵ دەستکردن بە دروستکردنی بەنداوی نەهزە ڕۆژانە 90 ملیۆن مەتر سێجا ئاستی ئاوی ڕووباری نیل کەم دەکات. سوودان بڕی 300 مێگاوات کارەبا لە ئەسیوبیا هاوردە دەکات. ئەوەش زیاتر سوودانی بەرامبەر دروستکردنی بەنداوی نەهزە نەرم کردووە. میسر دەڵێت لە ڕووی مێژوویەوە و بە پشبەستن بە هەردوو ڕێکەوتنی ساڵی 1929 و ساڵی 1959 مافی لە ڕووباری نیلدا بەو بڕائاوەی کە ئێستا لە نیلوەری دەگرێت هەیە.
بەڵام کێشەکە لەوەدایە ئەسیوبیا دەڵێت واژۆی لەسەر ئەو ڕێکەوتنانە نەکردووە بۆیە هەردووکیان بە پوچەڵ دەزانێت و دانیشیان پێدانانێت. سوودان و میسر لە ساڵی 1959 ڕێکەوتنی دیاریکردنی پشکی ئاوی نیلیان واژۆ کردووە. بە گوێرەی ئەو ڕێکەوتنە میسر ساڵانە زیاتر لە 55 ملیار مەتر سێجا و سوودان زیاتر لە 18 ملیار مەتر سێجا لە ئاوی نیلیان بەردەکەوێت. ئەوە لە کۆی زیاتر لە 100 ملیار مەتر سێجا قەبارەی ساڵانەی ڕووباری نیل. نیگەرانیەکانی ئەو دوو وڵاتەش لە ئەسیوبیا ئەوەیە داوا دەکەن پرۆسەی قۆناغی یەکەمی پڕکردنی بەنداوەکە ڕابگرێت تاوەکو دەگەنە ڕێکەوتن. بەڵێ بینەرانی عزیز ئەوە زانیارێک بوو لەسەر بەنداوی نەهزەکە ئەم بەنداوە دەتوانێت بێتەوە ئەوەی کە وڵاتی ئەسیوبیا ببوژێتەوە داهاتێکی باشی دەستکەی بۆی کە لە ڕێگەی ئەم بەنداوە دەتوانێت کارەبایەکی زۆر بفرۆشێت و وڵاتەکەی کە خۆشی لە ئێستادا لە ڕووی کارەبا و لە ڕووی ڕووناکیەوە لە زۆر لە ئاستێکی نزمدا دەتوانێت لەو ڕێگەیەوە ڕووناکی بە تەواوی ئەسیوبیا ببەخشێت و لەگەڵ ئەوەشدا توانایەکی باشی هەیە بۆی کە وڵاتەکە لە ڕووی کشت و کاڵیەوە سوودێکی زۆری هەبێت. ئەوەی کە هەیە زیاتر ململانێ بۆ لە نێوان وڵاتی میسر و لەگەڵ وڵاتی سوودان وڵاتی کەمتر ئاوەکەی دەچێتە ناویەوە لەگەڵیشیدا میسر کە زۆربەی ئاوەکەی نیل گل دەداتەوە ناچێتە ناو وڵاتی میسرەوە کە بە دروستکردنی ئەم بەنداوە لە میسر مەلاهین دۆلار زیان بەر میسر دەکەوێت چونکە زیانێکی زۆری هەبێت لەبەرەوەی کە ئەو ئاوەی دێتە ناو میسرەوە ناوچەیەکی زۆر کشت و کاڵی لەسەرەوە ئەو ناوچانە وشک دەبن و هەروەها لە ڕووی کارەباییەوە ئەو وڵاتەش ڕێژەی بەرهێمێنانی کارەبای کەم دەکات و هەروەها ئەسیوبیا لە ئێستادا وڵاتێکی هەژارن بەڵام حکوومەتەکە لەبەرەوەی کە دەیزانی ئەم بەنداوە دەبێتە مای داهاتێکی زۆر بۆ ئەو وڵاتە داوای کرد کە هاوکاری حکوومەت بکەن بۆی کە بتوان بەنداوەکە بە زووی تەواو بکەنەوە بوو لە وڵاتەدا لە ئەسیوبیادا زۆربەی فەرمانبەران زۆربەی موچەخۆران موچەی مانگێکی خۆیان بەخشیە حکوومەتی ئەسیوبیا بووی بتوان بەزووی ئەو بەنداوە تەواو بکەن بۆی زیاتر داهات بۆ وڵاتەکەیان بێتە دەست و بەزووی تەواو بێت چونکە وەک گوتم داهاتێکی زۆر بۆ ئەو وڵاتە دروست دەبێت بۆ هیواین کە لە هەرێمی کوردستانیشدا پرۆژەیەک لانی کەم شتێک هەبێت کە بتوانین داهاتێک بۆ هەرێمی کوردستان بەرهەم بێت و کارەبامان باشتر بێت چونکە هەرێمی کوردستانیش خاوەنی بەنداوە خاوەنی ئاوێکی زۆرە لە هەرێمی کوردستاندا. زۆر باشە دیارە بینەرانی عزیز لە ئێستادا بە تایبەتی ئێمەمانان کە لە شارین جوانترین دیمەنەکان بەلامانەوە دیمەنی گوند و لادیەکانەکە لە سروشتێکی جوانی خۆماڵیەوە پێک دێت. بە تایبەتی یەکێک لەو حاڵەتانە یەکێک لەو شتانەی کە هەیە لە گوندەکاندا دروستکردنی نانی تەنووری هەندێک کولێرەیە بەڵام ئێستا ئەم کولێرە خەریکە بەرەبەر لە شارەکانی ڕەواجی پێدەدرێت دروست دەکرێت هەرچەندە دیمەن و سروشتەکەی ناگاتەوە بۆی کە لە گوندەکاندا دروست دەکرا بەڵام لە سەی سادق یارە ئافرەتێک خەریکی دروستکردنی کولێرەیە کە پێیانێرمان سۆیب محەممەد راپۆرتێکی لۆبارەوە بۆ ئامادە کردوین کاکزلا پێم وابێ سامانیش ئامادەیە پێیانێر بچین لای کامیان سامان باشترێک بزانانی هەواڵەکانی ڕۆژچین دەچینە لای پێیانێرمان سامان فەتاح سامان لە هەڵەبجەوە سڵاوی خوا لێ بێت زانیاریەکان لە هەڵەبجەوە چین. بەڵێ سڵاوتان لە بێکاک جەلال سڵاو لە بینەرانی کەناڵی ئاسمانی پایان بێت دیارە لە زانیاریەکانی ڕۆژەوە دەست پێکەم لە پارێزگای هەڵەبجە ئەمڕۆ بریکاری وەزیری ناوخۆ لیواچە تۆ سەردانی پارێزگای هەڵەبجە دەکات و لەگەڵ پارێزگار و لەگەڵ قایمخامی شارەکە کۆ دەبێتەوە دیارە مەباز لەم سەردانە باسکردنی ڕێکارەکانی کاراکردنی زیاتری پارێزگای هەڵەبجەیە کە لە ماوەی ڕابردوودا پارێزگای هەڵەبجە وەکو پارێزگایەکی نوێیەکە نازسێنراوە بێبەش کراوە لە کۆمەڵێک پرۆژەی خزمەتگوزاریوە لە بابەتەکانی بەتایبەت تەندروستی بودجێکەمی بۆ تەرخان کراوە بۆ ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆناکە ئەمەش بۆ ئەوەی کە بەرپرسان و بەرپرسانی تەندروستی و بەرپرسانی ئیداری پارێزگای هەڵەبجە نیگەران بکات و دایم لەسەر خەدون بۆ ئەوەی کە لەگەڵ وەزیری وەزارەتی تەندروستی و وەزارەتی ناوخۆ قسە بکەن بۆ ئەوەی کە چیتر زیاتر پارێزگای هەڵەبجە
فەرامۆژ نەکەن و گەنگی زیاتری پێ بدەن و لە ئێستادا لەوەی کە پارێزگایەکی نوێ زیاتر پێویستی بە ئاوردانە و پشگیریکردنیە بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخی کە ڤایرۆسی کۆرۆنایە و هەموو گیان پێوەی گیرۆ دێ. من ئێستا لە بەردەم نەخۆشخانەی وەفام کە لە دوای جژنی قوربانی پیرۆزەوە گەراوکارم نەخۆشخانەکەم بۆ پیشان بدات. لە دوای جژنی قوربانی پیرۆزەوە ژمارەی توشبووانی کۆرۆنا زیاتر بووەوە ڕۆژ لە دوای ڕۆژ توشبووانی ڤایرۆسەکە لە سنووری پارێزگای هەڵەبجە لە هەڵکشاندایە. بەڕێوەبەری تەندروستی بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە بەرنامەیەکی بڵاو کردەوە کە لە دوو هەفتەی ڕابردوودا 528 حاڵەتی چاکبوونەوە تۆمار کراوە، 12 حاڵەتی گیان لە دەستدان بووە. تەنها لە ماوەی هەفتەی ڕابردووشتا 4 حاڵەتی گیان لە دەستدان بە ڤایرۆسەکە تۆمار کراوە. لە ئێستادا لە نەخۆشخانەی وەفا 17 نەخۆش لە نەخۆشخانەکە داخل کراون و باری تەندروستی سەرجەم نەخۆشەکان ناجێگیرە و نیشانەکانی نەخۆشیەکەیان هەیە. حەوت لە نەخۆشەکان لە ژێر ئۆکسسیژیندان وە 3 نەخۆش لە ژێر چاودێری وردی پزیشکیدان. دیارە تەندروستی هەڵەبجە کاری ئەمەڵکشانەی بە پابەند نەبوونی هاوڵاتیان و تێکەڵاوی گەڕاندوێتەوە کە لە ڕۆژانی جەژنی قورباندا پابندبوون کەمتر بووتەوە، وڵاتیان زیاتر لەنا کۆمەڵایەتەکانیان جێبەجێ کردووە و سەردانی یەکتریان کردووە. ئەوەی کە ئەمەوێ ئاماژەی پێ بدەم کاک جەلال، نەخۆشخانەی وەفا لە نەخۆشخانەی وەفاتەنا لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا لە پرۆسی ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا تەنها 2 دکتۆر لە سنووری پارێزگای هەڵەبجە خۆبەخشانە ڕۆڵیان لە ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بینیوە کە لە سنووری پارێزگاکە تەنها ئەو 2 دکتۆرە لە نەخۆشخانەی وەفا کار دەکەن و ڕۆژانە و بە بەردەوامی نەخۆشەکان چارەسەرەکەن و لە خزمەتی نەخۆشەکاندان. ئەو بەڕێوبەری نەخۆشخانەکەش ئاماژەی بۆەوە کردوە بە منی ڕاگەیان لە ئێستادا پێویستێکی زۆریان بەکارمەندە و لە ئێستاشدا بەشێکی زۆر لە پزیشکانی نیشتەجێ خولاو لەوەی کە مانیان گرتووە بۆی ئەوەی کە موچەکانیان دواکەوتووە. ئەو بە منی وت کاریگەری زۆر بەجێ دەڵێ لەسەر نەخۆشخانەی وەفا لەبەرەوەی بەشێکی زۆری کارمەندەکانیشان کارمەندی خۆبەخشن کە لە ئێستادا دەوام دەکەن و بەشێک لە کارمەند و پزیشکانیش ئامادەنی لە نەخۆشخانەی وەفا کار بکەن لەبەر ئەوەی مەترسی لەسەر ژیانیان دروست نەبێ. بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە بە هەموو توانایەکی بەڕێوەبەراتی تەندروستی هەڵەبجە لە ڕوبەڕووبوونەوەی ئەم ڤایرۆسستان لە سنووری پارێزگای هەڵەبجە و تاکو ئێستاش بە شێوەیەکی زۆر باش جیاواز لە شارەکان هەرێمی کوردستان پارێزگای هەڵەبجە تا ڕادەیەک لە شارەکانی تری هەرێمی کوردستان باشترە لە توژمە ڤایرۆسی کۆرۆنا. زۆر باشە سامان، ئەگەر زانیاری تەبێت یاخود دواتر زانیاری وەرگری ئێستا لە نەخۆشخانەکاندا لە نەخۆشخانەکانی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنادا جۆرە دەرمانێک بەکاردێنن کە لە بازاڕەکاندا نرخێکی زۆری هەیە، جۆرە حەبێکە کە نرخەکەی نزیکەی 350,000 دینار دەبێت. ئەگەر بزانیت ئەم جۆرە دەرمانە تا چەند سوودی دەبێت بۆ نەخۆشانە، ئایا بۆتەوەی ئەوەی کە نەخۆشانی هەڵگرانی ڤایرۆسی کۆرۆنا چاک ببنەوە بەهۆی ئەم پارچە حەبەوە؟ دانیار ئەوەی کە تۆ دەڵێ من لە دوای لایڤەکەم بە دوواداچون بە ئەو بابەتە دەکەم و ئەوەی کە گرنگە لە ئێستادا ئەو نەخۆشانی کە دێنە نەخۆشخانەی وەفاوە لێرە دەخەوێنرێن و چاودێریان دەکرێت زیاتر هەناسەتنی تووشی ڕوبەڕووی هەناسەتنی دەبنەوە لە ڕێگەی ئۆکسسیژینەوە چارەسەر وەردەگرن. ئەو دەرمانەی کە تۆ باست کرد من بە دوواداچوونی بۆ دەکەم و لە چەند خولێکی داهاتوە من پەیوەندی لەگەڵ بەڕێوەبەری تەندروستیەکەم بۆ بە دوواداچوون و جەختکردنەوە لەو زانیاری کە تۆ ودت. بەڵام ڕۆژانە لە نەخۆشخانەی وەفا ژمارەیەکی زۆریش ئەتوانم ئاماژە بۆ بکەم کە توشببووی ڤایرۆسی کۆرۆنان چاک دەبنەوە ڕەوانەی ماڵەکانی خۆیان دەکرێنەوە، بەڵام کە ڕەوانەی ماڵی خۆیشان دەکرێتەوە بە ڕێنمایی پزیشک ئەبێ ئاگاداری خۆیان بن تێکەڵی خەڵک نەکەن و لە ژوورێک لەژێر چاودێریا بن تاکۆی کە بە تەواوی ڤایرۆسەکە دەپەڕێنن. زۆر باشە. سپاس بۆ تۆ سامان، سپاس بۆ ئەو دکتۆرە بەڕێزەش کە باستکردن کە بە تایبەتی دەستیان دیارە لە خزمەتکردن بە تایبەت بەوانی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون لە پارێزگای هەڵەبجە. سپاسیان دەکەین لەشتان ساغ بێ لە شێوانیش ساغ بێ. زۆر سپاس بۆ زانیاریەکانت. وڵاتزان دەچینە سەی سادق لای پامنێرمان سوێ محەممەد سوێ سڵی خوارد لێبێ دوایین زانیارەکانی قەزای سەی سادق چین.
بەڵێ سڵای خۆی گەورە لێو لە بینەر و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت سەرلەبانی ئەمڕۆ بەڕێز مامۆستا عەلی باپیر ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان سەردانی قەزای سەید سادقی کرد. سەردانەکە لە دوو شتا خۆی دەبینێتەوە. یەکەم ماوەیەک پێش ئێستا چەند مانگە پێش ئێستا پاسەوانێکی مەڵبەندی 12 شارەزوری کۆمەڵی ئیسلامی با ڕووداوی هاتوچۆ گیانی لەدەستدا و سەردانەکەی تریش سەردانی مەڵبەندی 12 شارەسوور دەکەم. من بەڕێز مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی 12 شارەسوورم لەگەڵای من دەمێت زانیاری زیاتر لێ وەربگرم. مامۆستاگیان سڵاو لێبێت دەمەوێت بزانم سەردانیەکەی مامۆستا عەلی باپیر بۆچی بۆ سەید سادق. سڵاو سەرچاو بەخێر بێنێ خوا دیارە مامۆستا وەکو جەنابتان لە پێشێکێکەیە باستان کرد یەکێک حاجی ئیبراهیم یەکێک بوو لە پاسەوانە تایبەتەکانی جەنابی مامۆستا و ماوەیەکی زۆر لەگەڵی بوو و دۆست و خۆشەویستی مامۆستا بوو. ماوەیەک پێش ئێستا بە ڕووداوی هاتوچۆ وەفاتی کرد. ئێستاش مامۆستا پێی خۆش بوو بێت سەردانی خانەوادەکەی بکە و خێزانەکەی بەسەر بکاتەوە. ئێستا لێرێ لە ماڵی ئەوانە و پاشان یەکێکی تریشیان هۆکارێکی تریش لە سەردانەکەی مامۆستا بینینی برایانی مەڵبەندی 12 شارەزوور و مەڵبەندی یەکی هەڵەبجەی شەهید و مەڵبەندی گەرمیانی کۆمەڵی ئیسلامیە هەموو لێرە کۆبوونەتەوە کۆبوونەوەیەکی تایبەتیان لەگەڵ کارگێڕان و بەرپرسی مەڵبەندەکان و سەبارەت بە و بارودۆخ و وەزع سیاسیە هەنووکەی کە ئێستاکێ لە گۆڕەیە. دیارە بارودۆخەکە بە شێوازێکە خەڵکی بەگشتی گلەی و گازەندەی هەیە، خەڵکی داواکاری هەیە، وەکو پێویست حکوومەت یان دەسەڵاتدارانی ئەم هەرێمە بەدەم خەڵکەوە نین. ناڕزایەکی تند لە ناو جەماوەر هەیە. جاییتر ئەوە ئەگەر دەسەڵات پێزانیا پێ نازانێت شتێکی دیکەیە، بەڵام بەڕاستی خەڵکەکە لە قەراغی تەقینەوەیە ئەوانە. بۆیە مامۆستا پێی باش بوو چاو پێکەوتنێک لەگەڵ مەڵبەندەکان بکات، چونکە خۆتان نەزانن مەڵبەندەکان زیاتر لە ناو جەماوەران و چین و توێژەکان بەسەرەکەنەوە ڕۆژانە. گلەیی و داخوازی و پێداویستی خەڵکیان لە لای خۆیان گەڵاڵە کردووە بە جەنابی مامۆستای ڕاگەێنن. تاوەکو مامۆستایش لەو پێگەی خۆی کە هەیەی هەوڵێکی جددی بدات ئینشاءڵڵا بۆ ئەوەی کە ئەم بارودۆخە هەرچۆن بەخێر تەواو بێ و خەڵکی دەرو خێریان لێ بکرێتەوە و کار بەدەستان بە خۆداچوونەوەی بکەن، زیاتر نەرمی بنوێنن لە بەرامبەر حکوومەتی ناوەندی، چونکە بەوەی کە دەرکەوتووە بۆ ئێمە چارەسەری میلەتی کورد و کێشەی خەڵکی ئێمە زیاتر چارەسەرەکەی لەوەیە. بۆیە نەرمی زیاتر بنوێنن لە پێناو ئەوەی کە خەڵکی زیاتر قوربانی نەدا، لەوە زیاتر بێتاقەت نەبێ. خەڵک ماندوو بوو، خەڵک بەڕاستی بۆ هەر شوێنێگەچی نەهامەتی و ناڕەحەتی و قات و قڕیەکی وا دروست بووە. خەڵک بەزەیی بە حاڵی ئەو میلەتا دێتەوە. جا بۆ شتی نەخوازراوی تر ڕوونەدا پێمان باشە حکومەت نەرمیەکی زیاتر بنوێنێ و لەگەڵ بەغدا بکەونە گفتوگۆیەکی جددی و لەسەر شتی بەسیط و ئەوانە یعنی وەزع گەورەکە لە خۆمان تێک نەدەین. هاتنی مامۆستا دیارە لەو چوارچێوەیە بۆ ئەو مەبەستانە بووە. ئێمەش لە خزمەتی داین و تەمەناکەین ئینشاءڵڵا هاتنی جەنابیان بێتە مای خێر و خۆشی ئینشاءڵڵا بۆ مەنتیقەکەمان. زۆر سپاس بۆ مامۆستا عەبدولقادر بەرپرسی مەڵبەندی 12 شارەزووری کۆمەڵی ئیسلامی. بەڵێ ئێستا مامۆستا عەلی باپیر لە ماڵی کۆچکردو بەڕێز کا حاجی ئیبراهیمە کە چەند مانگێک پێش ئێستا لە قەزای پێنجۆم بە ڕووداوی کۆچکردو گیانی لەدەستا و هاتووە سەردانی بنەماڵەکەی بکاوە، دواتر سەردانی مەڵبەندی 12 شارەزوور دەکا ئەندامانی خۆی بەسەر دەکاتەوە. زۆر باشە سۆیب، سپاس بۆ زانیاریەکانت. دیارە بینەرانی عەزیز سەردانی بەڕێز ئەمیری کۆمەڵی ئیسلامی کوردستان بۆ ناوچەی شارەزوور و گەرمیان و هەڵەبجە بە تایبەتی ئاماز لەم سەردانە دیارە دوای سەرەڵدانی ڤایرۆسی کۆرۆنا مامۆستا سەردانەکانی بەهۆی خۆپارێزیەکان و پابەندبوون بە ڕێنمایەکانی تەندروستیەوە زۆرێک لا چالاکیەکانی حزبەکەی ڕاگرتبوو بە فەرمانێکی تایبەت لەویش لە پێناو سەلامەتی خەڵک بەگشتیەوە بە تایبەتی ئەندامەکانی خۆی. دیارە ئێستا کە بە جۆرە لە جۆرەکان تەشەنەسەندنی ڤایرۆسی کۆرۆنا یا مەترسیەکانی کەمتر بووەتەوە و بارودۆخەکە ژوا دەخوازێ بۆیە سەردانی ناوچەکە دەکات و لەگەڵ کادرانی باڵا ئەندامەڵبەندەکان و خەڵکی تایبەتی کۆمەڵی ئیسلامی کوردستاندا کۆ دەبێتەوە. دیارە ئەم جۆرانە جۆرێک لە نوێکردنەوەی زانیاری بۆ ئەندامەکانی خۆی شتێکی پێویست و گرنگە لە ڕووی سیاسیەوە بە تایبەتی لە ئێستادا کە بارودۆخی سیاسی هەرێمی کوردستان بە دۆخێکی تایبەتدا تێدەپەڕێت و پێویستە لەوەی کە خەڵکیش وشیار بێ بزانێت چۆن مامەڵە بکات. ڕاستە ناڕزایی هەیە، خۆپشاندان هەیە، دەسەڵاتێکی
هەستێکی ستەمکارمان هەیە بەڵام دەبێت لەبەر هەستیاری بارودۆخەکە دەبێت وریاتر و حەکیمانەتر مامەڵە لەگەڵم بارودۆخەیە بکرێت چونکە ئەگەر قرار بێت هەمووی ناڕزایی و تونند و تیژی بێت ئەوە ئەگەر تێک بچێت وەک مامۆستا زۆر جار ئاماژە کابەوە لە هەمومان تێکەچێت تەنها لە دەسەڵات تێک ناچێت و لە لایەکی دیکەوە دیارە سەردانی مامۆستا بۆ هەر شوێنێک و بۆ هەر سنووری هەڵمەڵبندێک هەندێک سەردانی کۆمەڵایەتی تایبەتی بە شوێندا دێت کە دیارە ئەوە کاماژەم پێکرد لە ماوەی چەند مانگی ڕابردوو کە تا ئێستا سەردانی نەکردووە ئێستا لە ناوچەکەدا هەندێک کەسایەتی یاخۆت بنەماڵی شەهیدان و یەکێک لەوانش کە لە پاسەوانەکەی خۆیەتی بەسەر دەکاتەوە ئەمە یەکێکە لە پیشەمیشەکانی مامۆستا کە هەمیشە لە سەردان و کۆمەڵایەتیەکان بەگشتی بۆ خەڵک بەگشتی بە تایبەتی خەڵکێکی نەخۆش یاخۆ تعزیەک کە هەبوو بێ سەردانی نەکرد بێت ئەم سەردانانەی بە بەردەوامی هەیە و دیارە دەشی بێت و ئەم سەردانشی ئێستا بۆ ناوچەکە بریتیا لەو چوارچێوەیەدا. زۆر باشە بینەرانی عزیز دەچین لە لای ناوبڕێک و دەگەڕێنەوە وڵات. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. منداڵەکەت هەوڵ ئەدا شتێکت پێ بڵێت ڕەنگە ئازار بکێشێ بەهۆی خراپی دایبیەکەیەوە. ئێستا ئەتوانی دایبی لەم ساجۆی تەندروست تاقی بکەیتەوە بۆ ئاسوودەی مناڵەکەت. لاتەنیشتەکانی لاستیکین زۆر بە خێرایی وشک ئەبێتەوە. پێستی مناڵەکەت بە وشکی ئەهێڵێتەوە. شەوێکی ئاسوودە و بەیانیەکی پڕ لە چالاکی پێدەبەخشێت. ئاسوودەیی مناڵەکەت لەگەڵ لەم ساجۆی دەست پێ ئەکات. ئایا تا ئێستا کێشەی کارەبات هەیە؟ بێزار بوویت لە کێشەی کەمی کارەبا و بڕانی بەردەوامی؟ بە دوای کارەبایەکی بەردەوام و بێکێشە و تێچووی کەمدا دەگەڕێیت؟ ئەوە فانسی پاوەر سەرجەمە و کێشانەی بۆ چارەسەر کردویت بە دانانی سیستەمی سۆلار و وەرگرتنی وزە لە خۆرەوە بە بەکارهێنانی باشترین مەوادی ستانداردی جیهانی کە سەرجەمیان گرنگی چەندین ساڵیان لەگەڵدایە. بە سەرپەرشتی ئەندازیار و ستافی شارەزا و بازمون کارەکان جێبەجێ دەکرێن. ئەم سیستەمە دوورە لە تێکچوون و هیچ تێچوویەکی ڕۆژانەی نییە. هەروەها بە دۆستی ژینگە ناسراوە و ژینگە لە پیسبوون دەپارێزێت. فانسی پاوەر بۆ داهاتوویەکی ڕووناکتر. نەونیشان سلێمانی شەقامی مامۆستایان نزیک شەقامی قەنات تەلاری جاسەنە 0 153 85 85. ئەم کوڕاناوی چالاکە حەزی لە چپسێکی چاکە بۆیانینی لای تاکە زۆر تەندروستە و زۆر پاکە. ئەم چەشناوی باریە حەزی لە چپسی نینیە نینی تامی سروشتیە هیچ چپسێک وەک ئەو نییە. هەژوانیش کوڕێکی جوانە حەزی لە ئاهەنگێرانە لە یادی لەدایک بوونەکەی چپسی نینی بوو هەڵبژار دەکەی. نینی هاوڕێی مناڵانە تامی خۆشە و بێزیانە بۆن و ڕەنگی هەمە جۆرە شێوە و قەبارەی زۆرە. وشاری نینی تامێکی لە یاد نەکراو. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا. ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتە و ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6 واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە.
بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 1970 353 27 27 هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانتان پێشکەش دەکەین. کازمی بڕیاریدا بە پێی دۆخی دارایی عێراق لە کاتێکی نزیکدا بڕی 320 میلیارد دینار وەک بە بەشەموچەیەک بۆ هەرێم بنێرێت. لا پەیوەندیەکی تەلەفۆنیدا مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێم و مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقی فیدراڵ کێشەکانی نێوان هەولێر و بەغدایان تاوتوێ کرد. لەم پەیوەندیەدا جەخت لەوە کرایەوە کە دەستوری عێراق بنەمای چارەسەری هەموو کێشەکان و هەر ڕێککەوتنێک دەکرێت ڕەچاوی تایبەتمەندیەکانی هەرێمی کوردستان و بەرژەوەندی گشتی گەلانی عێراق بکرێت. هاوکات کازمی بڕیاریدا لە نزیکترین کاتدا گوژمەی 320 میلیارد دینار وەک بەشەموچەیەک لە بەغداوە بۆ هەرێم بنێرێت. لە ئێستادا موچەخۆرانی هەرێم لە مانگی هەشدان بەڵام تاوەکو ئێستا موچەی مانگی سیان وەرنەگرتووە و موچەی مانگی شوباتیش با لێبڕینی 121 بەسەر موچەخۆراندا دابەش کراوە. لە چەند پارێزگایەکی هەرێم ماوەی چەند مانگێکە مزگەوتەکان داخراون و ڕێگە بەکردنەوەیان نادرێت، بەڵام هەموو ئەو شوێنانەی بوونەتە مای قەرەباڵغی و شوێنی گشتین ڕێگەیان پێدەدرێت و کراون. بڵاوبوونەی وێنەیەک لە سۆشیال میدیا کە کۆمەڵێک گەنج لە پارێزگای سلێمانی لە بەردەم مزگەوتی گەورەدا سەیری یاریە جیهانیەکان دەکەن و تەنانەت تیڤیەکیان بە دیواری مزگەوتەکەەوە هەڵواسیوە کاردانەوەی لێکەوتەوە و هاوڵاتیان ڕەخنەی ئەوە لە بەرپرسانی حکومی و ئەوقاف دەگرن کە ئەوان ڕێگە نادەن مزگەوتەکان بکرێنەوە، بەڵام بەردەم مزگەوتەکان بووە نمایش یاریەکان و قەرەباڵغی لەو شوێنانە دروست بووەوە کەوەی ڤایرۆسی کۆرۆنا تەنها لە مزگەوتەکاندا هەبێت. ئاماژە بۆش دەکەن پێویستە مامۆستایانی یانی و وەزارەتی ئەوقاف ڕێگە بەم جۆرە کارانە نەدەن و بەزووی ترین کات کار بۆ کردنەوەی مزگەوتەکان بکەن. لە ئێستاشدا تەنها شوێنێک بە داخراوی مابێتەوە لە هەرێمی کوردستاندا مزگەوتەکانن. لە هەرێمی کوردستان 5567 مزگەوت هەن و لەو ژمارەیە 3174یان نوێژی هێنیان تێدا دەکرێت. بەڵام بەهۆی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا نوێژی هێنی لە بەشێک لە مزگەوتەکانی کوردستان تا کاتێکی نادیار قەدەغە کراوە. پزیشکانی ئیداری ڕاپەڕین نۆرینگەکانیان دادەخەن و ڕای دەگەێنن گروپێک هەڕەشەی هەڵکوتانە سەر نۆرینگەکانیان دەکەن. لە نووسراوێکدا کە ڕاستەی بەرپرسانی یەکەی ئیداری ڕاپەڕین کراوە بەرپرسی لەقیز ڕاپەڕینی سەندیکای پزیشکان ڕای دەگەێنێت چەند ڕۆژێکە گروپێک لە ناو شاری ڕانیە هەڕەشەی هەڵکوتانە سەر نۆرینگەکان دەکەن و ئەوانیش وەک پزیشکانی شارەکە بڕیاریان داوە نۆرینگەکانیان دابخەن. باسییان لەوەش کرد تاوەکو لێپێچینەوە لەو گروپە نەکرێت و ئاشکرا نەکرێن و ئەو هەڕەشانە کۆتاییان پێ نەهێنرێت ئەوان وەک پزیشکانی شاری ڕانیە ئامادەنی نۆرینگەکانیان بکەنەوە. لە نووسراوەکەدا هاتووە دەستکاریکردنی نرخی نۆرینگە و نرخەکانی تر و کەمکردنەوەیان لە دەسەڵاتی ئەواندا و ئەبێت وەزارەتی تەندروستی بە هەمانگی لەگەڵ سەندیکاکانی هەولێر و سلێمانی و دوهۆک بڕیار لەو بارەیەوە بدەن. بەدانانی چەند مەرجێک و ڕێنماییەک گەشتە ئاسمانیەکانی هەرێمی کوردستان و ئەوروپا دەست پێ دەکەنەوە. دوای تێپەڕینی 2 هەفتە بەسەرکردنەوەی فڕۆکەخانەی نێودەوڵەتیەکانی هەرێم و بەڕووی گەشتیاراندا بڕیارە کۆتایی هەمەفتەیە گەشتە ڕاستەوخۆکانی فڕۆکەخانەی نێودەوڵەتی هەولێر لەگەڵ ئەوروپا دەست پێ بکاتەوە. بڕیارە 20 مانگە یەکەم گەشتی ڕاستەوخۆ بۆ ئەوروپا لەگەڵ وڵاتی نەمسا ئەنجام بدرێت. لە ڕاگەیەندراوێکدا هێڵی ئاسمانی نەمسایی ئاشکرای کردووە ئەو دۆخە تەندروستیە جیهانی بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە هەیە وای کردووە چەند مەرجێک بۆ گەشتەکان دابنرێت. لەبارەی مەرجەکانەوە ئاماژە بەوە کراوە ئەو کەسەی گەشت دەکات پێویستە هەڵگری پاسپۆرت یاخۆت نیشتەجێی ئەو وڵاتانە بێت کە گەشتی بۆ دەکەن، یاخۆت هەڵگری ڤیزەی لە حاڵەتی نەخۆشی، هەروەها هەڵگری ڤیزەی بازرگانی لە حاڵەتی بازرگانی و ترانزێت دابێت. سوپای عێراق حەشارگەیەکی داعشیان لە مووسڵ ئاشکرا کرد. دەستگای هەواڵگری سەربازی و هێزێکی فیرقەی دەی سوپای عێراقیان کوتایە سەر حەشارگەیەکی داعش لە مووسڵ. وەزارەتی بەرگری عێراق ڕایگەیاند حەشارگەکە لە ناوچەی مخیریجە دۆزراوەتەوە کە بڕێک تەقەمەنی و چەکی مامناوەند و سووک و
8 موشک تێیدا ئاشکرا کراوە بەهۆی بوونی بۆشایی ئەمنی لە ناوچەی مووسڵ و دەوروبەری چەکدارانی داعش هێرش و چالاکیان بەرامبەر هێزەمنیەکان و هێزەکانی هاوپەیمانی بەردەوامیان هەیە. لە هەنگاوێکدا بۆ پاراستنی کێڵگە نەوتیەکان لە ناوچە کوردیەکانی سووریا ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کار دەکات لەسەر مەشق و ڕاهێنان بە زیاتر لە 2200 ئەندامی هێزە کوردیە خۆجێیەکان. ئەوەی کۆمپانیای دڵتا کریستینی ئەمریکی ڕێککەوتنی لەگەڵ دەسەڵاتدارانی ناوچەکە کردووە بۆ دەرێنان و هەناردەکردنی نەوتی خاو لەو ناوچانەی کە لە ژێر کۆنتترۆلی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەدان. لەو بارەیەوە پشکنێڕی گشتی لا وەزارەتی بەرگری ئەمریکا لە دوایین راپۆرتی خۆیدا باسی لەوە کردووە کە هێزەکانی ئەمریکا لە هاوپەیمانی نێودەوڵەتی دشی داعش لە عێراق و سووریا بەشداریان کردووە لە مەشق و ڕاهێنان با هێزە کوردیەکان کە ژمارەیان 2200 کەسە و ئامانج لەو کارەش پاراستنی کێڵگە نەوتیەکانی ژێر کۆنتترۆلی هێزەکانی سووریای دیموکراتە. راپۆرتەکە ئاماژەی بۆش کردووە پێشبینی دەکرێت لەو کێڵگە نەوتیانە ڕۆژانە لانی کەم 30,000 بەرمیل نەوت بەرهەم بێنرێت کە لە ژێر دەسەڵاتی هێزەکانی سووریای دیموکرات هەسەدەدان و بەوەش ملیۆنێک بۆ 3 ملیۆن دلار داهاتی ڕۆژانەی دەبێت. سەرۆک کۆماری ئێران ڕێککەوتنەکەی ئیمارات لەگەڵ ئیسرائیل بە هەڵەیەکی گەورە ناو دەبات و ڕای دەگەێنێت. ئەو هەنگاوە بە توندی ڕەت دەکەنەوە و وەک هەنگاوێکی تاکلایەنەی وڵاتێکی کەندا و تەماشای دەکەن. حەسەن ڕۆحانی سەرۆک کۆماری ئێران لە ئەوتارێکدا هۆشداری دەداتە ئیمارات بەوەی کە ڕێگەت بدات ئیسرائیل لە ڕێگەی ڕێککەوتنەکەیەوە پێگەی خۆی لە ناوچەکە بەهێز بکات و دەڵێت ئیمارات پێویستە بیر بکاتەوە کە هەڵەیەکی زۆر گەورەیان کردووە و کردارێکی زۆر مەترسیدارە هیوادارن دەرکی پێ بکەن و ئەم ڕێگا هەڵەیە بەردەن. شەوی پێنجشەمەی ڕابردوو دۆناڵد ترامپ سەرۆکی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕایگەیاند ئیمارات و ئیسرائیل قایل بوون بە دامەزراندنی پەیوەندی دیملوماسی پێکەوە و لە تویتێکدا بەیاننامەی هاوبەشی نێوان هەر سێ وڵاتیان بڵاو کردەوە کە باس لەوە دەکات لە هەفتەی داهاتوودا ڕێککەوتنی نێوانیان واژۆ دەکەن. بینەرانی عزیز گرنگترین هەواڵ و زانیاریەکانمان پێشکەش کردن پاش ناوبڕێک درێژە بە پەیامی ڕۆژ دەدەین. وڵازان دەچین لای پەیامنێرمان ئازاد و مەراوایی لە سۆران. ئازاد سڵاوی خوا لەبێ دوایین زانیاریەکانی قەزای سۆران چین گەر پێمان بڵیت. سڵاو لە ئێوە و لە بینەرانی بەڕێزیش بێتن. دیارە هەواڵ و زانیاریەکانی دەڤەری سۆران ئەمڕۆ ئێوارە کاتژمێرسەی ئێوارە وا بڕیارە لە ناحیەی سیدەکان لە دەڤەری برادۆست خۆپیشاندانێک لەلایەن کەسوکاری ئەو ئەفسەرانەی کەوا بوونەتە قوربانی وەلایەن دانیشتوانی ناحیەی سیدەکان و دەڤەری برادۆست خۆپیشاندانێک دژی ئەو لەشکر کێشەی تورکیا ئەنجام بدرێتەوە بەردەوام لە دەڤەری برادۆست ئەنجامی ئەداتن. دیارە دەڤەری برادۆست بەهۆی بەردەوامی بردومان و تۆپبارانی وڵاتی تورکیا و هەروەها وڵاتی ئێران بەردەوام ژیانی هاوڵاتیانی ئەو ناوچەیە لە مەترسیدایەوە لە ناڕەحەتیدایەوە هاوڵاتیانی ئەم ناوچەیە بەردەوام دەبنە قوربانیک لە ئێستادا کەوە کوێستانەکانی ئەم ناوچەیە ڕەوەندی لێن و هەروەها ئەو هاوڵاتیانی کەوا کشتتوکاڵیان هەیە ئەم ساڵ جیاوازە ساڵانی تر هاوڵاتیان کەمترەتوان کرد کشتتوکاڵ لەم ناوچەیە بکەن و هەروەها ئەو ڕەوەندانەی لەو ناوچەیانەشدانە ژیانیان لە مەترسیدایەوە چەندین شوان لە ماوەی بابردوودا بەهۆی بردومان و تۆپباران و بەهۆی ئەو شەڕێکەوە لە ناوچەکەدایە بوونەتە قوربانی. دیارە وڵاتی تورکیا 30 کیلۆمەتر لە دەڤەری برادۆست پێشڕەوی کردووە و هاتوۆتە ناوخاچی هەرێمی کوردستان و بەردەوام لەم ناوچانە بڵێ سالاچی ئەنجام دەدا و تۆپبارانی بەردەوامە ڕۆژانە تۆپباران لە دەڤەری برادۆست بەردەوامە بەهۆی ئەو تۆپباران و بردومانانە لە ماوەی 4 ساڵی ڕابردوو 17 هاوڵاتی شەهید و بریندار بوونەوە لە ماوەی 8 مانگی ڕابردووشدا 5 هاوڵاتی شەهید بوون و 4 هاوڵاتی تر بڵێ بریندار بوونە. و هەروەها سەبارەت بە سووتانی پوش و پاوانی ناوچەی برادۆست ئەم ساڵ 1809 تەنها لە ڕەز و باغی هاوڵاتیان سوتاون و زەرەر و زیانیان بەرکەوتووە. ئەمە سەرڕای ئەوەی کەوە پوش و پاوانێکی زۆر لە دەڤەری برادۆست کەوە
بە وێنەیە لە سووتان کەوا دار و بارێکی زۆر لەم ناوچەیە داری بە تەمەن سوتاون کەوا چەندین ساڵی ویستوە تاوەکو گەورە بن بەگشتی لە دەڤەری برادۆز زیانێکی زۆر بەر هاوڵاتیانی ناوچەکە کەوتووە هاوڵاتیان ژیانێکی ناڕحەتە گوزەرێنن لەم دەڤەرە داواکارن لە حکوومەتی هەرێمی کوردستان کەوا ڕێگەچارە بگرێتە بەر لەگەڵ وڵاتی تورکیا هەروەها لەگەڵ گەریلاکانی پەکەکەەوە لەم ناوچەیە شەڕ و ئالۆزی نەمێنێت وە شەڕ و ئالۆزی کەم ببێتەوە بەهۆی ئەو گرژیانەی کەوا لە ماوەی ڕابردوش لە چەند ڕۆژی ڕابردوش لە دەڤەری برادۆس هاتوونەتە پێش لە ئێستادا هێزی پاسەوانی سلور لەم ناوچانە بڵین هێزیان هەرماوە و هەروەها هێزێکی زۆری پێشمەرگەش براوەتە ئەم ناوچانە تاوەکو ئێستا بە پێو زانیاریانەی ئێمە هەمانە هیچ ڕێکەوتنێک لەگەڵ پەکەکەش نەکراوە کەوا لە ڕۆژانی ڕابردووە بڕیار بوو هێزی پاسەوانی سنوور ببرێتە پێش بەڵام تاوەکو ئێستا هیچ شتێکی نوێ نەهاتۆتە پێش ئەمەوێ جگە لە دەڤەری برادۆس ئاماژە بۆش بدەم دیارە لە قەزای سۆران ڕێژەی توشبانی ڤایرۆسی کۆرۆنا لە ئێستادا گەیشتۆتە 723 هاوڵاتی لە سنتەری قەزای سۆران کەوا تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوونە هەروەها ژمارەی ئەو هاوڵاتیانەی کەوا بە ڤایرۆسی کۆرۆناش گیانیان لە دەستداوە ژمارەیان گەیشتۆتە 10 کەس ئەمە زانیاریەکانی قەزای سۆران بوون. دەوترێت ئەو گوندانەی ئەو ناوچانەی کە هاوڵاتیان لێکە بردومان دەکرێت چۆڵیان کردومە تا چەند ڕاستە گەزانیاریت هەبێت لەو بارەیەوە ئەگەر پرسیارەکەم بۆ دووبارە بکەیتەوە لە پرسیارەکەت حاڵی دەبووم دەوترێت ئەو گوندانە یاخود ئەو هەوانشینانەی کە لە ناوچەکانی برادۆست و ناوچەکانی دەوروبەری سۆراندان چۆڵیان کردە بۆی بردومانەکانە گەزانیاری دەبێت دەمە تا چەند ڕاستە واتە و ناوچانە ئەو گوندانیان چۆڵ کردووە بەڵێ سەبارەت بە سۆڵکردنی گوندەکانی دەڤەری برادۆز دیارە لە ماوەی ساڵانی ڕابردوو بەهۆی بەردەوامی ئەو تۆبارانی لە ناوچەکەدا هەبووە 118 گوندی دەڤەری برادۆز تاوەکو ئێستا ئاوەدان نەکراونەتەوە و ئەم گوندانە بڵێ بە تەواوی چۆڵ کراون دانیشتوانی ناتوانن بە هیچ شێوەیەک بچنەوە سەر ئەو گوندانە بەهۆی ئەوەی لەشکرچێشی تورکیای لێەوە بەردەوام تۆباران و بردومانی لێیە سەبارەت بە ئەم ساڵیش دیارێکێک لە گوندەکانی تر لە ماوەی ڕابردوودا گوندی بێرکەمەکەوە بە تەواوی ئەویش ئەم ساڵ تۆڵ کراوە و هەروەها 20 گوندی تری دەڤەری برادۆز بەهۆی ئەوەی کەوا شەڕ و ئالۆزیەکان وە بە بردومان و تۆبارانەکان بەردەوام لەم گوندانە نزیکن مەترسی چۆڵبوونیان لێ دەکرێتن و ڕەنگە ئەگەر بردومان وە تۆباران بەردەوام بێتن ئەم 20 گوندەی تری دەڤەری برادۆستیش بە تەواوی سۆڵ بکرێن هاوشێوەی ئەو گوندانەی ڕابردوو زۆر باشە سپاس بۆ پەیامنێرمان ئازاد مەراوەی کە لە سۆرانەوە لەگەڵمان بوویت. بەڵێ بینەرانی عزیز دەچین لای تەورێکی بەرنامەکەمان کە ئەویش دیاردەی خۆکشتنەوە و هۆکارەکانێتی لە جیهاندا تەندروستی جیهانی ڕایگەیان کە ساڵانە نزیکەی 800,000 کەس بەهۆی دیاردەی خۆکشتنەوە لە جیهاندا خۆیان دەکوشن و ئەمەش ڕێژەیەکە کە دوای ڕووداوی هاتوچۆ زۆرترین مردنی لێ دەکەوێتەوە ئێمە لەم تەورەیەدا باز لە هۆکارەکانی خۆکشتن دەکەین و چارەسەرەکان و ئەو هۆکاران چی بەتایبەت لە هەرێمی کوردستاندا کە ماوەیەکە دیاردەی خۆکشتن ڕووی لە زیادبوون کردووە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە زۆر بەڕێز مامۆستا ڕەسوڵ میوانی بەرنامەکەمانە کە توێژەرێکی دەرونی مامۆستا زۆر بەخێر بێت. سلای خواتان لێبێ تاوان هاوکارم کاک دانیار دەڵێ دیاردە لە هەرێمی کوردستان دیاردەیە یا حاڵەتە حاڵەتێ لە هەموو جیهانە حاڵەتە سەرەتا بەنای خۆی گەورە من داوای لێبوورنەکەم گە تۆزێکیش تەخیر بوو بێتم بە گەوری خۆت لێمان ببورن حاڵەتێک کاتە پێشە دەبوو ئەوە ڕێگر بوو دیارە خۆکوشتن یان دیاردەی خۆکوشتن یان حاڵەتی خۆکشتن هەر ناوێکی ئەنەی شتێکە بوونی هەیە لە هەموو دنیاشا هەیە و کۆمەڵگەی ئێمەش وەکو کۆمەڵگەی کوردی کە لەو کۆمەڵگایانی کە ئەم دیاردەی یان ئەم حاڵەتی تێدا بەرچاوە و دەبیندرێ دیارە لە ڕووی دەرونیەوە ئەگەر ئێمە باسی یعنی پلەی بڕیاردانی خۆکوشتن بکەین بریتە لە یەئسێکی زۆر گەورە ناومێدیەکی زۆر گەورە کە باڵەکەشێ بەسەر دەرونی کەسەکەدا و ئەو کەسە بڕیاری قورس دەدا کە ئەویش بریتە لە خۆکوشتن ئێمە بە شێوەیەکی گشتی نەزەریەکی زۆر هینمان هەیە نەزەریەکی زۆر باشمان هەیە کە باز لە خۆکوژی دەکە ئەویش بریتە لە تحلیلی تیۆری خۆکوشتن لەلایەن دۆرکایم زانایەکی کۆمەڵناسیە چونکە پێشتر وا تحلیل دەکات کە ئەم حاڵەتە حاڵەتێکی دەرونیە بەڵام
دوایی لێکەوتە کۆمەڵایەتیەکانیش دەبنە پاڵنەر دەبنە هۆکار کە وا لە کەسەکە بدا ئەم بڕیارە قورسە بدا کە بریتە لە خۆکوشتن. بە شێوەیەکی گشتی من نامەوێت جۆرەکانی خۆکوشتن باس بکەم، بەڵام دوو جۆر خۆکوشتنمان هەیە. یەکێکیان بریتە لە خۆکوژی خۆویستانە، یعنی ئەو کەسە بڕیار دەدا کە خۆی بکوژێ بە ویستی خۆی، و جۆری دووەمیان بریتە لە خۆکوژی ئەوی ترویستانە، یعنی کەسێک کە لە پێناوی کۆمەڵێک کەسا یا کۆمەڵێک کەسێک کە خاوەن بیر و باوەڕن خۆی بکوژێ. ئەوەی کە دەبیندرا کاتی خۆی لە ناو داعش کەسێک مەسەلەن خۆی ئامادە دەکرد کە دەچوو خۆی ئەکوژ لە نێوانی بەرامبەرەکانیدا. بەس ئێمە ئەوەی کە زۆر زەرورە بریتە لە خۆکوژی ئەوی خۆویستانە، ینی کەسێک کە بڕیار دەدا خۆی بەویستی خۆی بکوژێ. ئەوە کە دۆرەکانی باسی دەکات بریتە لە چەند حاڵەتێک چەند هۆکارێکەیە کە کەسەکە بۆچی بڕیار دەدا کە خۆی بکوژێ. گرنگترین بابەت کە ئاماژەی پێ بکات دۆرەکانیم ئەوەیە کە باز لە پەیوەندی کۆمەڵایەتی دەکات، هاوبەندی کۆمەڵایەتی دەکات، نزیکی کۆمەڵایەتی دەکات ئەو کەسێک کە بڕیاری خۆکوژی داوە لەگەڵ ئەو دەوروبەرەی کە تێیدا دەژی. دۆرەکانیم پێی وایە کە هەتاوەکو پەیوەندی کۆمەڵایەتی لە ناو کۆمەڵگەدا تونند و تۆڵ بێ و پلەی خۆکوژتن زیاتر دێتە خوارەوە، یعنی ئەو کەسێک کە بڕیار دەدا کە خۆی بکوژێ دیارە پەیوەندی لەگەڵ کۆمەڵگەدا بە شێوەیەکی گشتی پچراوە. جا ئێمە کۆمەڵگەش خۆتان ئەزانن کە لە کۆمەڵێک موسسات پێک دێ، گەورەترینیان بریتە لە حکوومەت و دەوڵەتداری، بچووکتریان بریتە لە خێزان، هەتاوەکو خێزان لە ناو خۆیدا ئەگەر باسی پێکهاتەی کۆمەڵایەتی کۆمەلگا بکەین کە بچووکترینیان بریتە لە خێزان، هەتاوەکو پەیوەندی بچووکترین خەلیە کۆمەڵایەتی کە بریتە لە خێزان پەیوەندێکی تونند و تۆڵ بێ و دەگاتە بەرزترین پێکاتی کۆمەلگا کە بریتە لە پەرلەمان و حکومداری یان دەوڵەتداری، هەتاوەکو ئەو هاوبەندیە کۆمەڵایەتیە تونند و تۆڵ بێ ئەو پلەی خۆکوشتنە زیاتر دێتە خوارەوە. بەڵام چ کاتێک مەسەلەن پلەی خۆکوشتن خۆویستانە ڕوو لە باڵا دەکا ئەو کەسە بڕیارەدا کە خۆی بکوژێ، ئەوەیە کە تووشی یەسێکی گەورە بێت و پشت و پەنان نەبینێ لە دەوروبەری خۆیدا. ئەمە بە شێوەیەکی گشتی و دوو حاڵەتی تریش هەیە، دوو تەحلیلی تریش هەیە کە پەیوەندی هەیە بە خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا وەک ئاماژە کراوە. یەکێک لەوانە بریتە لە تەنهای ئینسان، کاتێک کە ئینسان خۆی بە تەنها ئەبینێتەوە و تەنیا لە ناو کۆمەڵگەدا وا هەز دەکات ئەحساس دەکات کە ژیان تەنها خۆی با بڵین ئەرکەکانی خستۆتە سەر شانی خۆی قورساییەکانی ژیانی خستۆتە سەر شانی خۆی، هیچ کەسێک نابینی لە دەوروبەری کە بێ مەعاناتەکانی لەگەڵ بەشکە یاخود ڕێگەیەکی پیشاندا کە چارەسەری کێشەکانی بکە. وردە وردە ئەو کێشانە تەراکم دەبن، گەورە دەبن، کەڵەکە دەبن، هەتاوای لێ دێکەم ئەو کەسە خۆی بە تەنها دەبێنێتەوە و هیچ کەسێک پاڵپشت و معاونی ئەو کەسە نییە بۆ ئەوەی کە بتوانێت یارمەتی دەری بێ ڕێگاکانی چارەسەرکردنی کێشەکانی بدۆزێتەوە. تەوان کێشە لە ژیانی ئینساندا شتێکی تەبیعیە. ئێستا من پێش ئەوەی کە بڕیاردەم بێم بە ئێرە تووشی کێشەیەک بووم، ڕێگام دۆزیەوە بۆ ئەوی چارەسەری بکەم. تۆ مەسەلەن کێشەیەکت هەبوو کە من ببم بە میوانی تۆ، ئەنی ئەم کێشانە، بەڵام تەخیر بووم، تۆ ڕێگەیەکی کە دۆزیەوە کە ئەم کێشەی خۆت وەکو ئەم ئەرکەی کە ئەمڕۆ هەتە چارەسەری بکەی. کاتێک کە ئینسان وردە وردە مەسەلەن کێشەکانی لەسەر یەک کۆ دەبنەوە و کەس ڕێگەی پیشانادا چارەسەری کێشەکانی بکە، ئەم کێشانە گەورە دەبن و ئینسان ئیحساس دەکات کە تەنهایە. خاڵێکی تر ئەوەیە کە یەکێک لەو زانایانی کە لە ساڵانی بیستەکانە لە جەنگی جیهانی یەکەمە بە تایبەتی لە نێو نازیەکانە لە ئەڵمانیا دەستی کرد بە سێرچوو لێکۆڵینەوە لەسەر خۆکوشتن، چکە هەندێک لە جوولەکەکانی ناو ئۆردوگاکان کە نازیەکان دروستیان کرد بوو پەنا دەبن بۆ خۆکوشتن. لە کاتێکدا خۆکوژیەکە یعنی شتێکی زۆر زۆر سەرسوور هێنەر بوو. سەیری کرد خەڵکێکی قەڵەو خۆی ئەکوژێ، بەڵام لە هەمان کاتدا خەڵکێکی زۆر لاواز خۆی ناکوژێ، لە کاتێکدا هەردووکیان وەکو یەک تەعزیب دەدرێن، وەکو یەک ئازار ئەچێژن. جا هات سێرچ لێکۆڵینەوەی کرد بە دوواداچوونی کرد. بیر و باوەڕ زۆر گرنگە لە ناو تاکی ئینسانە، یعنی ئینسان هەتاوەکو بیر و باوەڕی قایم بێت، چونکە جوولەکەکان هەستیان دەکرد هەندێک لەوانە کە بە دوای داچوو سیرەکە ئەوانە کە خۆیان ناکوژن ببوورە بڕوایان وایە هەرچەند لێرە
ئازار بچێژن لە بەردەستی مەسەن ئەوانەی کە گرتویان کە بریتین لە نازیەکان لە قیامەتە ئازاریان کەمتر دەبێتەوە. بەڵام ئەوانەی کە بڕوان وایە کە پەنا دەبەنە بەر خۆکوژن بڕوایەکی لاوازیان هەیە، بیر و باوەڕێکی لاوازیان هەیە. دنیاش هەمووی مەعاناتە، بە تایبەتی ئەگەر سەیری چوارچێوەی ئاینی ئیسلام بکەین کە حرامی کردو خۆکوشتن و خەسارەتمەندی کردو ئەو کەسێک کە پەنا دەباتە بە خۆکوشتن و ئەو کەسێک کە خۆی مثلەن زۆر بڕوای بە بنەماکانی ژیانی و ژیان دۆستی هەیە لە سایب سێبەری ئاینی ئیسلامدا پەنا ناباتە بەرخۆکوشتن. سەیری کە ئەو کەسانێک کە خۆیان ئەکوژن ڕادەی خۆکوشتنیان بەرزە سەیرەکەی ڕادەی بیر و باوەڕی بڕوابوون بە پەروەردگار و بڕوابوون بە سروشتی ژیان کە بریتیە لە کێشە و چارەسەرکردن بڕوابوون بەوەی کە ژیان ئەگەر ئینسان زندگی بکە بەرزی و نزمیشی تێدایە. کاتێک کە بەرزیە شکرانە بژێری بکە، کاتێک کە بۆ نمونە ناڕەحەتی و یەز تووشی دەبێ وردە وردە هەوڵدا کە چارەسەری بکات، چونکە ئەمەش بریتیە لە سەوابی لەسرە پاداشتی لەسەرەکە ئینسان بتوانێتە سەیری سیرەی پێغەمبەر صلی الله علیه وسلم دنیایەک یەسی تێدایە، بەڵام هیچ کاتێک پەنا نابەتە بەر ئەوەی کە هەر ناڕازیشە لەوە ئەو بە ئیمتیحانێک و بە تاقیکردنەوەیەک وەری دەگرێت. بۆیە فرانک کاتێک کە سەیری کرد لەلایەن ئەو کەسانێک کە پەنا دەبرێتە بەرخۆکوژن وا تەسەور دەکەن کە ژیان هیچ مانایەکی نییە بۆ ئەو ژیان شتێکی تکراری و دووبارەیە، بێ هیوا دەبن، بێ ئومێد دەبن، وای لێ دێ کە هەموو شتەکانی مەسەلەن خواردنی، خەوتنی، ڕۆیشتنی، هاتنی لەگەڵ خێزانی لەگەڵ دەوروبەری هەمووی یەک شتە، هیچ مانایەکی تر نابەخشێ. بۆیە ئەگەر جیاوازیەکیش بکەین لە نێوان خۆکوژی ئێستا و خۆکوژی ئەم مەنتیقەی و خۆکوژی مەسەلەن وەکو ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ خۆکوژیەکانی ئەوروپا، خۆکوژی خۆویستی زۆر باوە، بەڵام خۆکوژی ئەویتر مەسەلەن لە پێناوی ئەویتر خۆکوشتندا زیاتر بەربڵاوە، چونکە لە ئەوروپا مەسەلەی فەردگەرایی هەیە، مەسەلەن ئەو کەسانی کە ژیان لەوێ دەبنە سەر زیاتر چەقی تێڕوانین و سەرنجیان بۆ ژیان تەنها بۆ خۆیانە. زۆر باش کاتمان زۆر کەمەوێت دووشت زۆر گرنگە باسی کە مەبەستمەکە نیشانەکانی ئەو کەسێک کە ئەوێ خۆی بگوژێت چیەوە دواتر باس لە چارەسەرەکان ناکەواتە کەسێک کە ئەوێ خۆی بگوژێ ئێمە چۆن بزانین ئەمە نیەتێکی وایە نیشانەکانی چین؟ خۆکوشتن دیارە بە شتێک ئەکرێ زیاتر ئەو کەسانی کە دەیانەیە خۆبکوژن جارێ سەرەتا لەو گفتوگوۆیەوە سەرچاوە دەگرێت کە تۆ لەوە دەبێت دەرک بکەیت کە ئەم کەسە دەیە خۆی بکوژێ، مەسەلەن بێزارە و دەڵێ من ژیانی خۆم کۆتایی پێ ئەهێنم، یاخود بۆ نمونە لە ڕێگەی ڕەفیقەکانیەوە کە دەتوانرێ مەسەلەن سەرچاوی گرنگن بۆ ئەوەی کە تۆوەکو دەروون ناسێک یان وەکو ئەو کەسێک کە دایک و باوکە بیەوێ مەسەلەن چارەسەری ئەو کەسە بکە، یاخود بۆ نمونە ئەو کەسانێک کە لە دەوروبەریدا ئەژین دەرک بەوە دەکەن کە ئەم کەسە بێزارە لە ژیانی و گفتوگۆکانی زیاتر گفتوگۆی هیوا بەخژنین، گفتوگۆیەکن کە بۆ نمونە لە چواردەوری ئەوە دەخورێتەوە کە پەنا بەرێتە بەر خۆکوشتن یان پێی وابێ کە خۆکوژی چارەسەری سەرەتایە و ئەو دەتوانێت مەسەلەن بەو حاڵەتە کە دەستی بۆ بەرەبریتە لە خۆکوشتن ئیتر کێشەکەی چارەسەر دەبێت. چارەسەرەکانی سەرەکان بە زۆر بە خێرایی ئایا کێنەوانی خۆیان دەکوژن بۆ نمونە ڕەنگە هەر خەڵکێکی فەقیر و هەژار بێیان توێژێکمانەیە توێژی ڕۆشنبیرە توێژی مامۆستایە مامۆستای زانکۆیە دکتۆر لەناو ئەمانەیە ئەگەری هەیە کەسەکە خۆی بکوژن. ئێمە هۆکارەکانمان باس کرد، هۆکارەکان پەیوەندی کۆمەڵایەتی زۆر بەهێز و هەروەها بێمانای ژیان لە یەکێکە لە هۆکارەکان دەتوانین لەوە سەرچاوە بگرین. ئێمە ناتوانین بڵێ چونکە کەسێک کە فەقیرە خۆی دەکوژێ و کەسێکی دۆڵەمەندیش خۆی دەکوژێ، کەسێک هەیە کە ڕۆشن سەقافەتی هەیە بۆ نمونە هاوڕێکانی تەمەنێک لەگەڵیان دەڵێن ئەسڵەن پیاوێکی زۆر سابت و دامەزراوە پیاوێکی بڵێ تکراری ژیانە بێمانایی ژیانە هەموو شتەکانی لەلا دووبارە بۆتەوە لەگەڵشدا زۆر زۆر لە ڕووی دینەوە لاوازە، یعنی کەسێک نییە کە وابەستەیەکی تونند و تۆڵی هەبێت. بڕیاردان بۆ کوشتن فەرقەکە ڕەنگە ساڵێک بەگەڵاڵە بوو بێ ڕەنگە سعاتێک بێگەڵاڵە بوو بێ لە مێشکمە مەرج نییە. من لەوانەیە ئەم دقەیە یەسەکەم ئەوەندە بەقووت بێ بڕیار بدەم، بەڵام دوای دقەیەکی تر یەسەکە کەم دەبێتەوە سەیرەکەم من لە دنیایکی تردا ژیاوم، یعنی حاڵەتێکی زۆر نزیک و ینی خێرایە کە کەسەکە بڕیارەدا ئەوە نییە بڵێ بڕیاری دابێت لە هینەوە. اینجا جگە لەوەش ئەمە
وەکو ئامارێکی دقیق نییە لەسەر خۆکوشتن لە هەرێمی کوردستاندا بەڵام شتێکی زۆر زۆر بەربڵاوە ئەوانەی کە خۆیان نەکوژن بە زۆری گەنجن بە تایبەتی ئەو کەسانن کە لە قۆناغێکە سەرکەوتن بە دەستنانی ئێمە دەبین زۆربەی زۆری تەلەبەکان ساڵانە ئەم دیاردەی خۆی مثلەن کەسێک خۆی ئینتیحار دەکات و هەروەها کێشەی کۆمەڵایەتیەکان مثلەن ئافرەتێکە کەسێک دێتە داوای یان مثلەن کوڕێکە دەچێتە داوای کەسێک یاخود بۆ منە گەنجێک مثلەن ناتوانێت مثلەن لەم ژیانەدا وەکو کەسێک بژی چارەسەر بۆ کەسە ڕۆشنبیرەکە و بۆ ئاساییەکەش چیە لەوەی کە ڕۆشنبیرەکە هەرچی قسەی بۆ بکەی خۆی لەبەرەتی بەڵێ وایە وانە چارەسەر چییە؟ چارەسەر هەر تەوعیەیە هەر ئامۆژگاریکردنە هەر وشیارکردنەوەیە کە ئەمە بڕیارێکی هەڵەیە ئینسان ئەگەر بیەوێ بژی مرۆڤ کە بیەوێ بژی لە ژیاندا کێشەش زۆرە لەو دقەی کە ئێمە لە دایک بووین هەتا ئەم دقەی کە ئێستا من و تۆ هەناسە ئەدەین کێشە شتێکی تەبیعیە ڕوبەڕووی دەبینەوە بەڵام مهم ئەوەی ئێمە فێری ئەوە بین کە چۆن کێشەکان چارەسەر بکەین چونکە ئەمە زۆر زۆر گرنگە هەر باگراوندێکی زۆر هینێکی زۆر زۆر گرنگە لە دەروون ناسیە و مۆدلێکە لە مۆدلەکانی چارەسەرکردنی نیگەرانیەکان ئێمە دوو حاڵەتمان هەیە حاڵەتی خۆشحاڵیمان هەیە و حاڵەتی ناخۆشحاڵیمان هەیە ئێمە هەموو کاتێک لە حاڵەتی ناخۆشحاڵی دانین لە حاڵەتی خۆشحاڵی دانین لە حاڵەتی ناخۆشحاڵیش داین چ کاتێک لە حاڵەتی ناخۆشحاڵی دان ئەو کاتێکە ڕوبەڕووی کێشەیەک دەبینەوە چۆن دەتوانین بینەوە حاڵەتی خۆشحاڵی ئەوەیە کە ڕێگاکانی چارەسەرکردنی ئەو کێشەیە کە ئەو دقێت تێدان بیدۆزینەوە ئەگەر ئەم حاڵەتەمان چارەسەر نەکرد کە حاڵەتی ناخۆشحاڵیە و نیگەرانی یەکەمە وەری یەکەمە هەر مۆدلێکە لە مۆدلەکانی چارەسەرکردنی کێشە ئێمە هەنگاو ئەنێن بۆ نیگەرانیەکی تر قۆناغێکی تر لە نیگەرانی کە بریتە لە قۆناغی نیگەرانی دووەم کە زۆر زۆر نیگەرانی یەکەم قورسترە ئەو کاتە وردەوردە ئینسانەکە یەس پەیدا دەکات ناومێدی پەیدا دەکات و وردەوردە دەچێتە حاڵەتێکی تر قۆناغێکی تر کە بریتە لە قۆناغی خەمۆکی قۆناغی خەمۆکی گەورەترین کێشەی دەرونی بۆ ئینسان دروست دەکات کە یەکێک لە ڕێگاکانی چارەسەرکردنی ئەوەیە کە پەنا دەبێتە بەرخۆکوشتن بەتایبەتی دەبێت بیری زۆر لەوەش بکەینەوە کە فەئین مع العسر یسرا بەتەکید زۆر سپاس مامۆستا ڕەسوول ئیبراهیم سپۆڕی دەرونی سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس بۆ دیگەران زۆر سپاس بۆ ئێوەش بینەرانی عزیز دەچینە ڕانیە تەوەری دومی بەرنامەکەمان لەسەر ئەو ناڕزاییانەی کە ماوەی چەند ڕۆژێکە لە شاری ڕانیە بەتایبەتی سەری هەڵداوە کاماژەمان پێکردیارە ناڕزایی لە زۆربەی شوێنەکاندا هەیە بەڵام بەردەوامی ناڕزاییەکانی ڕاپەڕین و خواستی یا داواکاری خۆپشانداران بۆی کە بزانین چیە میوانێکمان لە ڕانیەوە ئامادەیە کە ویش بەڕێز یاسین عەبدوڵڵا چالاکی مەدەنیە کە یاسین زۆر سپاس بۆ دەرفەتە ئەگەر یەکەم پرسیاریشم ئەوە بێت ناڕزاییەکانتان چەند ڕۆژێکە بەردەوامە ئایا لە ئەمڕۆ ڕۆژانی داهاتووش بەردەوامی دەبێت؟ یاسین ئەگەر گوێت لێمە سپاس بۆ ئامادەبوونت چەند ڕۆژێکە ناڕزایی و خۆپشاندانەکان لە دەڤەری ڕانیە بەردەوامی هەیە ئایا ئەمڕۆ و ڕۆژانی داهاتووش بەردەوامیان دەبێت تاکەی ئێوە بەردەوامن لەسەر خۆپشاندان؟ دیارە تاوکاتی کە گرفتی تەکنیشی نێوان ئێمە و ڕانیە چارەسەر دەکەن باس لەوە دەکەم کە دیارە ماوەی چەند ڕۆژێکە خۆپشاندان و ناڕزایی لە دەڤەری ڕاپەڕین دەستی پێکردو هەرچەندە چەخماخی ئەم ناڕزایی ئەم جارش لە بەشێک لە شارەکان بوو بەتایبەتی لە زۆنی سەوزە و لە ڕانیە درێژەی کێشاوە ڕۆژانە لە دوای عەسرەوە ئیدی ناڕزاییەکان دەست پێ دەکەن و دیارە لەوێش هاوڵاتیان و خۆپشاندەران داوای لادانی هەڵۆشانەوەی ئەم حکوومەتە و باشکردنی بارودۆخی ژیانی هاوڵاتیان و بەتایبەتی باشکردنی موچەی فەرمانبەران و موچە خۆران دەکەن کە لە ڕاپەڕین زۆر جارگلی لە ڕاپەڕین دەکرێت لە تۆڕە کۆمەڵاتیەکاندا لە خەڵکی ڕاپەڕین لەوەی کە ئێوە ئەم حکوومەتتان هێنایەتە سەر حکوم یا ڕاپەڕین ئەسلی لێەوە کراوە دەبێت ئێوەش هەر ڕۆڵتان هەبێت لە جارێکی تر گۆڕانکاریکردن لە حکومڕانی لە هەرێمی کوردستان هەرچەندە لە خۆپشاندانەکانی ڕانیە هەندێک تونند و توژی لێ کەوتوێتەوە بەڵام دڵنیام ئەوانەی کە پێشەوایەتی و خۆپشاندانە مەدەنیانە دەکەن لەگەڵ هیچ جۆرە تونند و توژیەکدانین و ئەوەی کە دەیانەوێ بیکەن ئامانجیان بەردەوامی خۆپشاندانە لە ڕێگەی مەدەنی تا ئەو کاتی داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئێمە بە میوانەکەمان ئامادەیە مامۆستا سڵاوی خوارد لێبێت دووبارە ئەگەر پرسیارەکەمان بکەینەوە خۆپشاندانەکانتان تاکی بەردەوامی دەبێت و ئێوە لە ئێستادا داواکاریەکانتان چین؟
پێدەچێت ئەو گوێ لە دەنگی منە جەلال. سڵاوی خی گەورە لە ئێوە و لە بینەرانی کەناڵی ئاسمانی پێیام من ناتوانم لە جیاتی گەو گەنجە خۆشەویستانی شەقام قسە بکەم چونکە ئێمە ڕێخەری ئەوان نین ئەو خۆپشاندانە خۆڕستکە کۆمەڵێک لە ئەو گەنجانەی کە نەوەکانی دوای ڕاپەڕین کە نزیکەی 7 ساڵە لە 2013ەوە گەنجێکدا نەمەزراوە گەنجێک ینی هەلی کاری دەست ناکەوێ ئەوە خۆپشاندانی ئەو گەنجانەیە ئێمە نییە ناتوانم لە جیاتیەوان بڕیار بدەم و تاکەی بەردەوام دەبێ هیوادارم بەردەوام بن. زۆر باشە کەواتە لە ئێستایا داواکاری گشتی هەم دیارە ئێوەش بەشێکن لەو چالاکوانانە و لەو جوڵانەی کە لەسەر شەقامەکان دەوتری ئەگەرچی دەکرێت ئەگەرچی ڕێخەریش نەبن بەڵام هەر دیارن داواکاری سەرەکی خەڵکی ناڕازی منتیقەکە چییە؟ ئایا ئەگەر داواکاری ئەوان هەمان داواکاری خەڵکی ناوچەکانی دیکەشە بۆچی تەنها لە ڕانی خۆپشاندانەکرێت؟ ڕانیا حەقی خۆیەتی خۆپشاندان بکە و دژی ئەو دەسەڵاتی کە هیچ سوودێکی بۆ هاوڵاتیان و هاونیشتمانیانی ئەو وڵاتە نەبوو کە ئەو خەڵکەوە خەڵک لەژێر سای و سێبەری ئەو دەسەڵاتە نەیتوانی بەحەسێتەوە یعنی دوو بنەماڵی ینی بەڕاستی دوو بنەماڵی چاوچنۆکی بازرگان حکومداری ئەم وڵاتە دەکەن لەگەڵ کۆمەڵێک ینی خەڵکی دەوروبەریان دەور و پشتیان سوودمەندن تێیدا ئەگەر نا زۆرینەی خەڵکی کوردستان لەم هەرێمەدا زەرمەندە تۆوەرە تەماشاکە ینی ڕێژەیەکی زۆر بێکاری باڵی کێشاوە بەسەر هەموو ناوچەکانی کوردستان بەتایبەتی سنووری ئیداری ڕاپەڕین پشتگوێ خراپترین و لە خراپترین دۆخدان لە چاو هەموو ناوچەکانی تیری کوردستان خەڵک گەنجان کاریان دەست ناکەوێت لەگەڵ ئەوەی کە خوێندن تەواو دەکەن دانامەزرن لەگەڵ ئەوەی کە واز لە خوێندن دێنێ دەیەوێ کارێک بکە هیچ کاری دەست ناکەوێت ناتوانانی ژیان پێک بێت ناتوانێت ینی زەواج بکە ینی ئەو هەموو ئەو شێشانە کەڵەکە بوون بەسەر ینی دڵ و دەرونی ئەو گەنجانەدا و بەسەر مێشکی ئەو گەنجانەدا بۆیە بەو جۆرە بەردەوام دەن و بۆ وەڵامی پرسیاری یەکەمت لەسەر لە دەربارەی تونند و تیژیەکان کە لە ڕانیە بەردەوامیان با بڵێن داواکاریەکان باسی داواکاریەکانت کرد داواکاری ئێمە ناتوانین لە جیاتی و گەنجانە هیچ بڵێن چ داواکاریەکان هەیە بەڵام داواکاری ڕوونە دەبێت دەستەڵات و حیزبە سیاسیەکان لە پەیامی ئەو گەنجانە تێبگەن کە تۆ لە ساڵی 2017 لە 19 دەسەمبەری 2017 بەردت تێگرا و بارەگا سووتێنرا یعنی تۆم ناوێ بڕۆ ئێستاش کە مادام گەنجانێک لە شەقام و بەردت تێدەگری ینی تۆم ناوێ و بڕۆ ئەو دەسەڵاتی ناوێ دەبێت تێبگا لەو دەسەڵاتە کەمە کۆی گۆڕان دەسووتێ دەبێت گۆڕان دەخۆی بگا کە هیچی نەکرد لە ماوەی ئەو 12 ساڵ ئەو 12 ساڵێکە ئەو 11 ساڵێک کە دروست بووە دەبێت لەو پەیامە تێبگا نابێت نیگەران بن دەبێت بە خۆدا چونەوە بکەنەوە هێزە سیاسیانە لە هەرێمی کوردستاندا بە هەر هەمووشتانەوە بە کۆمەڵی ئیسلام و بێگرتو ئیسلامیشەوە کە زۆر جاران دەکەونە ژێر پلاری یان ڕخنەی خۆ زۆر باشە کاگیاسین دیار ئەگەر گوێر لێمانە دەمەوێت من ئەم پرسیارەش بکەم دوێنێ لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا لە منتیقەی ڕانیە دیارە باز لە هەڵۆشانەوەی حکوومەت دەکەن بەڵام لەو لاشەوە داوای لیژنەیەک دەکەن کە لە ئەنجومەنی وەزیران و خەڵکی پسپۆڕ و ئەمانە پێکات بێت ئایا ئەمە یەک دەگرێتەوە لە داواکاری سەرەکی گروپێکە ڕێخەری خۆپشاندانەکانیان کردووە و بەیان نامەیەک بڵاو دەکەنەوە یاخود دەگەر لەلایەکەوە چۆن دەکرێت تۆ داوای هەڵۆشانەوەی حکوومەت بکەیت و بەڵام داواش بکەیت لە ئەنجومەنی وەزیرانەوە لیژنە پێک بێنرێت یاخود ئەنجومەنی وەزیرانیش بەشێک بێت لە لیژنەکە
دیارە دەنگی ئەمە ناگاتە لایەوەی گرفتێکەوە دەنگەکەی ئەویش ناگاتەوە دەڵام پێم وایە خۆپشاندانەکان بەو دوو فاقیە لەوانەیە زۆر کاریگەریکی نەبێ وەکو خۆت ئاماژت پێکرد چونکە ئەگەر هەموو یەک ڕابێت و هەموو یەک داواکاریان هەبێت لەوانێت زیاتر زووتر داواکارەکان نەک لێرەوە تۆ داواکارێک بکەی لەو لاشەوە داوای ئەو کە بۆیە ئەگەر هەموو یەک بێت و یەک داواکاری بێت پێم وایە نەتیجەیەکی باشی دەبێت لە دەرەنجامی ئەو خۆپشاندانەی کە دەیکەن لە ناوچەکاندا. لە 2011 دیارە خۆپشاندانی مەدەنیانە لە هەرێمی کوردستان سەری هەڵداوە بەڵام هەرچەندە هەندێک جار ئەم خۆپشاندانانە لە ڕابردوودا تین و یاگەرم و گوڕێکی زۆر باش و فشارێکی زۆر باشی هەبوو بەڕام ڕەنگە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن نەیانتوانی بە بیکەنە دەستکەوتێکی باش بۆ خەڵک بەڵام لە ئێستاشدا خۆپشاندان و سازکردنی خۆپشاندان ئەگەر بڕیار بێت دەستکەوت و دەستکەوتێکی باشی بۆ خەڵک بە گشتی نەبێت ئەوە ئەنجام نەدانی باشە چونکە دیارە خۆپشاندان مافێکی سروشتیەوە بۆ نیشاندانی داواکاری هاوڵاتیانە لە هەرێمی کوردستان بەگشتی بەڵام دیارە ئێستا دەسەڵات بە جۆرە لە جۆرەکان ڕاهاتووە چکۆ دەزانێت خۆپشاندان تەنها لە ناوچەیەک دەکرێت یا توێژە جیاوازەکان بە جیاوازی خۆپشاندان دەکەن یەک دەنگنی بۆیە دەکرێت هەموو ئەم خۆپشاندانان یەک بخرێتەوە و لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستاندا خۆپشاندان بکرێت تەنها لە زۆنێک نەبێ و لە زۆنێکی دیکە بێدەنگ بێ لە کاتێکا بارودۆخ هاوشەوەی یەکە بگرە لەولا لە هەندێک ڕووەوە بە تایبەتی لە ڕووی ئازادیەوە ڕەنگە خراپتریش بێت دەبێ ئەم خۆپشاندانان یەک بخرێت و دەبێت لایەنە سیاسیەکانی دەرەوەی دەسەڵاتیش یەک دەنگ بن بەبێ مزایەدە بەسەر یەکتریەوە بتوانن ئەم خۆپشاندانانە بە حکمتەوە بەڕێوە ببن بۆی کاریگەریەکی جددی بۆ هاوڵاتیان و بژێوی بە تایبەتی بارودۆخی ژیانی هاوڵاتیان دروست بکەن. لە سەردا گەنجان داینەمۆی ئەم خۆپشاندانەوە لەبەرەوەی کە چەند ساڵێکە نەدامەزراندن هێنا هەلێکی کار هەیە لە هەرێمی کوردستاندا بۆیە پێشەنگن لە بەرەو پێچوونی خۆپشاندانەکان وەک ئەو مامۆستا یاسینی ژاماژەی پێکرد کە گەنجان دەتوانن زیاتر ببنە هۆی ئەوەی کە خۆپشاندانەکان بەردەوامیان هەبێت وە داواکاریەکانیان جێبەجێ بێت و لەگەڵ جێبەجێبووین داواکاریەکانیشاندا پێویستە بەردەوامن و دوور بن لە هەموو تونوتیژیە کە دەبین لە چەند ڕۆژی ڕابردوودا تونتیژی لە چەند ناوچەی هەرێمی کوردستاندا ڕوویدا کە لەوانەیە بە بەست بێت هەندێک جار لایەنەکانی دەسەڵات ئەم کارە بکەن بۆی کە ئاقاری خۆپشاندانەکان بە شێوازێک کە ببن لە شوێنێکەوە کە نمایشی بکەن کە خۆپشاندانەکان تونتیژی لێ دەکەوێتەوە دەسەڵات هەمیشە دیکەی سەرقاڵی نمایش و چاواشەکردنی خەڵکە بۆ جۆرەی کە خەڵک نزیک نەکەوێتەوە لەو ئامانجەی کە کاریگەری هەیە بەسەر دەسەڵاتەوە نمونەیەکی دیکە کە جێگەی سەرنجی منە دیارە لە ڕاگەیاندنی ئەنجامی تاقیکردنەوەکانی پۆلی 12 ئامادەیی لە سەرۆکوەزیرانەوە بیگرە تا ئیدی کەسە تایبەتەکانی هەردوو حەزبی دەسەڵات دێن سپاس و پێزانینی خۆیان و خەڵاتی خۆیان و مژدانە دەدەنە پلە یەکەمەکان بەڵام دوایی سیر دەکەی ئەمانە لە زانکۆ ئەگەریش بەو شێوازە وەربگیرن کە خۆیان پێیان خۆشە چووکە ئیدی 100% هێناوە سیر دەکەی دوجار دامەزراندنیان بۆ نییە دەبێت 3 ساڵ لەسەر شەقامەکان خۆپشاندان بکەن تا و کاتێک کە ئەوایلەکانی زانکۆدا بمەزرن یاخود ئەمانە دامەزراندنیان بۆ بکرێت لەلایەکەوە نەبم شێوازە سپاسی بکە و لەلایەکشەوە نەبوو شێوازە فەرامۆشی بکە بۆیە هەمیشە ئەوەمان پێ دەڵێ کە سوپاسەکەیان نمایشێکە و ئەوەی کە کاری جدیەکە بێ بۆیان بکرێت دامەزراندن لە داهاتوودا نیە پێم وایە راپۆرتێکشمان ئامادەیە لەسەر پلەیەکەمەکان ئامادەیە راپۆرتێکمان ئامادەیە لەسەر یەکێک لە ئەوانەی کە پلەیەکەمەکانی بەدەستێناوە با پێکەوە بینێری و راپۆرتە بین. دەچینە ماڵی یەکێک لە قوتابیە یەکەمەکانی سەرئاستی گەرمیان. بەیان محەممەد کچێکی دانیشتووی قەزای کەلارە و لە قوتابخانەی ئیبراهیم ئەحمەد قۆناغی ئامادەیی تەواو کرد و توانی بە تێکڕای نمرەی 99.14 پلەی دووەم لەسەر ئاستی گەرمیان بەدەست بهێنێت. ئەو باس لە خەون و ئامانجەکانی دەکات و دەڵێت فێربوون و قوڵبوونەوە لە زانست خەونی منداڵیم بووە و پۆلی 12 دەرفەتێک بووە بۆ بەدیهێنانی ئەو خەونەم و گەیشتن بە ئامانجەکەم. من هەر لە مناڵیەوە لە هەموو قۆناغەکانی خوێندن زۆربەی کاتەکان پلەی یەکەم مێناوە دەگمەن نەبێ پلەی دووەم بەدەستهێناوە ئیتر هەم خێزانەکەم هەم هاوڕەکانم هەموویان هیوایەکی زۆریان بە من هەبوو کاتوانم یەکێ لە بەشە بەرزەکان بەدەست بێن خۆشم وەکو حەزێک حەزم کردووە بەشێ بخوێنم کە بابەتێکی زانستی ئەوەنە قوڵ بێ کە قەت تەواو نەبم لە فێربوون دەرباری و
ئەوەم لە خۆم ڕائبینی کە بتوانم حەقی خۆی بدەمە بەشێ وەکو بەشی پزیشکی گشتیان بەشە ئەندازیاریەکان هەر کام لەو بەشانە بێ و سپاس بۆ خوددا دیارە خودداشەوەی لە من ڕابینی بۆ یارمەتی دام و ئەو نمرم بەدەستێنە بەڕای من گرنگترین بەشی خوێندن و سەرکەوتن یەکەم جار پشتبەستنە بە خودای گەورە ئیتر لە ئەو ڕۆوە دڵنیا بوویتەوە ئیتر ئەگەر ئەوەش نهێنی کە هەوڵ بۆ داوە دڵنیای کە شتێکە کە خێری تایە بۆت دووەمیش خێزانەکەدا ینی بەجددی هیچ تەلەبەیەک ناتوانێت بەبێ یارمەتی خێزانەکەی ئەو شتە بەدەست بێنەکە ئەوی لەوانەیە 150 کاریگەری خێزان بێ من سواس بۆ خوا هەر کاتێکی لا بوو بم هەر کاتێک مادوو بوو بم خێزانەکەم یارمەتیان داوم هانیان داوم و گویان لێ ڕاگرتوم بۆ کێشەکانم ڕاستی من کاتی قوتابخانەم سەختترین و چڕترین کاتی خوێندنم بوو ئیتر ڕۆژ هەبوو لەوانەیە بڵم 10 ساعات زیاترم خوێندووە شەوان دوای نوێژە ئیشە ئەخەوتم بەیانیان هەنێجا لە 3 شەو هەڵەسیام هەتا بۆ کاتی مەکتەب دووبارە دەستمەگرای خوێندن لەبەرەوەی من یەکێک بووم لەو قوتابیانەی نەمەتوانی شەوان بخوێنم بۆ یە کاتی شەوم ئەگەڕاندەوە بە بەیانیان تیا دەرزم ئەخوێند خێزانەکەی بەیان لە سەرجەم قۆناغەکانی خوێندن پشتیوانی کچەکەیان بوون و هاوکارێکی باشی بوون لە بەدەستهێنانی ئەو پلەیەدا دایکی بەیان بە دڵخۆشیەوە باسی ژیانی ڕۆژانەیان دەکات لە کاتی خوێندنی کچەکەیدا و شانازیەکی زۆری پێوە دەکەن کە توانیوێتی ئەو پلەیە بەدەست بهێنێت من وەکو دایکم کچە سوپاس بۆ خوا کچەکەم هەر لە سەرەتاوە کچێکی زیرەک بووە الحەمدوللا کچێکی عاقڵ بووە ژیر بووە بەڵام ئێمەش زۆر هاوکاریمان کرد بە تایبەتی من باوکی مناڵەکان بە تایبەتی خۆم زۆر جاری وا بووە نەخۆش و توانایشم نەبووە ئیشم پێ نەکردەوە کاروباری ماڵم پێ نەکردەوە یعنی توانایشم نەبووە حەزم نەکرد لەبەرەوە وتم ئەو دەرزی هەیە خۆم ئیشەکانم کردیە بەردەوام خوازانێت تەلەڤیزیۆنمان سەوتی تەلەڤیزیۆنمان نەداوە دەنگەدەنگمان نەکردووە داوا لە دایک و باوکانەکەم قوربانی بدەن بۆ مناڵەکانیان مناڵ هەر خۆی یعنی نابێتە کەسێکی زیرەک یا کەسێکی پێشکەوتوو ئەبێ قوربانی بۆ بدە ئەبێ کەسێ لە پشتیوێ یارمەتی بدا من قوربانێتی زۆرم داوە مناڵ هەروە ناکرێتە پلەیەکی بەرز ئەگەر کەسێ لە پشتیوە نەیە کەسێ یارمەتی نەدا دایک و باوکان با تندوتیژی نەکەن بەرامبەری مناڵەکانیان بە تایبەتی کچەکانیان نیان چەوسێنەوە ئازاری دەرونیان نەدەن چکە ئازاری دەرونی زۆر گرنگە بێ ئەو کچ مناڵە دڵی مرتاحێ بەردەوام بەیان لەڕێی پەیامەوە پەیامێک ئاڕاستەی سەرجەم قوتابیان دەکات و داوایان لێ دەکات هەر نمرەیەکیان بەدەست هێناوە و هەر پلەیەکیان هەیە سوپاسی خوای گەورە بکەن و بە دڵسۆزیەوە کار بکەن بۆ گەیشتن بە ئامانجەکانیان کەسێک کە توانی بێتی هەتا قۆناغی 12 ئامادەی هێنابێ بێگومان ئەگەر بە فرت و فێڵ و غەش و شت نەبوو بێ خاوەنی مێشکێکی تەندروستە و ینی کە خوا ئەو مێشکەی پێبەخشیون پێم وابێ ئەبێ هەست بە شەرمەزاری بکەن ئەگەر بەکاری نێنین تۆ هەموو هەوڵێکی خۆتت بدە ینی ئەوەی لە توانات هەیە بیکە و ئەوشی لە توانات نییە بیسپێرە بە خوددا ئیتر هەر شتێکت بۆ هاتەوە هیوادارم خەڵکی هەوڵ بدەن بە دڵسۆزیەوە ئیشەکانیان بکەن بە دڵسۆزیەوە بەشەکانیان بخوێن کوردستان و هەموو مرۆڤایەتیش پێویستیان بە دکتۆر و ئەندازیاری زۆر نییە پێویستیان بە کەسانی دڵسۆزە ئێمە پێویستمان بە بەقاڵێ بە کرێکارێک بە هەر ئیشێک لەو ئیشانە کە هەمویان وەکو یەک پیرۆزن و هەمویان وەکو یەک پێویستن بە کۆمەڵگە پێویستە بە دڵسۆزیەوە بکرێ بە متمانەوە بکرێ بە لێهاتوویەوە بکرێ ینی هیوادارم هاوڕێکانم هەموو قوتابیانی پۆلی 12 ئەچنە هەر بەشێک هەوڵ بدەن جگە لە زانکۆش سێرچی بەرام بۆ ئەو بەشە بکەن و بگەڕێن بە دوایە ینی وەکو زانیاریەک زانکۆ بخوێنن بۆ ئەم ساڵی خوێندن لە پۆلی 12 ئامادەیی زیاتر لە 144,000 قوتابی بەشداری تاقیکردنەوەکانیان کردووە و لەو ڕێژەیەش نزیکەی 7,000 قوتابی لە سنووری گەرمیان بووە و زیاتر لە 65 قوتابیش نمرەکانی 99 تا 91یان بەدەست هێناوە لە گەرمیانەوە هاوار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام تایبەت بە بەرنامەی پەیامی ڕۆژ لە قەزای سەیسادە خانمێ خەریکی دروستکردنی کولێرە لە ماڵەکەی خۆی دەتوانێتی بەم پیشەیە داهاتێک بۆ خۆی دابین کاتەوە لەگەڵیشیدا ئاگای لە ماڵەکەی دەبێت و لەم راپۆرتەدا پێکەوە بینەری دەبین.
ناوم نەرمین حسێن نادرا دانیشتوی قەزای سەی سادقم تقریبا ماوەی 5 ساڵێ دوکانی مریشکم هەبوو هەر لە حالین لەم شوێنەی کە ئیسە کولێراکەم ئیتر واریاتی نەبوو وازم لێ هێنا ویستم کارێکی ترکەم حەزم بەکار هەیە حەزم بە ئیش هەیە وەکو ئافرەتەکانی تر حەز ناکەم لە ماڵۆ دانیشم ئەمە هەر ماڵەکەشمە هەم چاوم لە مناڵەکانە هەم کولێرەکەشەکەم تقریبا 5 مانگەیە بێ کردومە بەم کولێرە لەخوا بەزییا بێ زۆر دڵم پێی خۆشە ینی بەیانیان زوو هەڵەسم زۆر ئاساییە بەلامۆ هەموو کارێ تۆ بتەوێ بیکەی ماندووبوونی هەیە بەڵامی تر دڵخۆشم پێی یعنی زۆر ئاساییە بەلامۆ لەبەرەوەی هاوکاری مێردەکەشمم معیشەتی خۆتەزانی لەم کاتا زۆر زۆر ناڕەحەتە و گرانە و ماژ نییە و هەچەند ماش خوردین بەڵامی تر زۆر ئاساییە بەلامۆ هیچی لاگ نابم کە چاوم لە مناڵەکانم بێ و ئەزانم هیچم نەکردو ژنیش وەکو پیاوایە شان بە شانی پیاوان نەتوانێت کار بکە یعنی هێز و قۆی خۆی بەکاربێنێ چاوەڕێی دەستی پیاو نەبێت ئەتوانێ وەکو پیاوەکان هیچ ئاسایی زۆر ئاساییە بەلامەوە ئێستا مێردەکەم وەسایی لە بخو دیواروشتە ئاساییە بەلامەوە لەگەڵ ئەویشا کار بکەم یعنی بچم لەگەڵی کار بکەم چوار مناڵم هەیە 3 کوڕ و کچێکم هەیە زۆر ئاساییە بەلامۆ چونکە هاوکاری مێردەکەم دڵخۆشم لەگەڵ ماڵ و مناڵمە پاک و خاوێنی لەسەروی هەموو شتێکۆیە لەسەروی هەموو شتێکۆ یعنی ئەگەر تۆ پاک و خاوێن نەبی لەوانەیە بڵێم کەس نایە بۆ دوکانەکە و جارێ سەیری پاک و تەمیزی ئەکەن هەمجا ئەو خەڵکەیە یعنی شتەکە و لێ ئەکڕێە ئەبێ بە معمیلێ ئەگەر پیست و چەپەڵبی یا گوێنەیە دۆڵای شتێکی زۆر زۆر خراپە خۆشم حەزم دایمە لە ئیشی هەویر هەیە ینی نانکردن و ئیشکردن و بەدەم ئەمەشۆ نانی شەکەم نانی هەورامیەکەم نانی تیریەکەم ئەگەر کەسێ پێم بڵێ تەنووری گڵ لەوانەیە خواستی زیاتر بێ تەنووری گڵم دانا لە پێشایەکەم جار تقریبا 2 ڕۆژ 3 ڕۆژێ پێم کرد بەڵام زۆر یعنی لەوە زەرەرم کرد چونکە منەوەتە ئیستا جاری وا هەیە کولێرەکە ئەەکەم خەڵگێ بە گەرمی ئەیبا هەڵێ با گەرم بێ تازە بۆم کە ئیتر منیش تەنورەکە ئەبێ معادل چونکە گەڵا گەرم بێت وەڵی تر وازم لێ هێنا ماوەی مانگێ زیاتر وازم لێ ناوتم هەر نایکەم دوایی ئەم تەنورە کە نەزانم لەوحە ئەم تەنورە لەوحە هەم خەڵکی ژیەت ئەوە سێ زوو گەرمە بێ هەم ئەیبینی وەکو گەڵەکە دەرەچێت من حەزەکەم یعنی هەموو ئافرەتێ نەوەڵا ئیشکردن عیب نیشتی یعنی شتێکی زۆر زۆر جوانە و هیچ کێشەیەکی نییە تۆ هەرچی کەیت هەرچیکە ئێستا یعنی لە حاڵەتێکا تۆزێ لە جاران زۆر زۆر باشترە خەڵک ئافرەتی خۆمان لە بازار لە دوکانایە ئەمجا سۆپەرمارکێت و ئەمانە و ئیسە باشترە حەزەکەم ئافرەتی تری شەوڵ بە ئیش بۆ خۆی بدۆزێتەوە هەم کاری دەست بێ هەم گوڵ و گوڵزار بێ هەم چنین بێ خەیاتی بێ هەموو شتێک هەیە لە هەج بوارێکە پێی خۆش ئەتوانێت کاری خۆی ئازیزان و خۆشەویستانی پەیامی ڕۆژ بەم شێوازەش گەشتینە کۆتایی پەیامی ڕۆژی ئەمڕۆ و تەواوی بڕگەوابەتەکانمان پێشکەشکردن بۆ هیوای کە جێگەی سوود و ڕەزامەندی هەموو لایەکتان بوو بێت تا بەرنامەیەکی تر و ڕۆژێکی نوێ دیکە بەخوای گەورە مێرەبانتان ئەسپێرم ماڵتانەوە خواتانە زۆر سپاس.